بەناوی خی گەورە و مێرەبان سڵاوتان لێ بێم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەت و تەوری گرنگمان بۆ ئامادەکردوون ئەخوازین کە تەواوی بڕگە بابەتەکانمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. دەست خۆش بە شەیدا. سڵاوتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەکەن جوانترین سڵاوتان لێبێ، ژیانتان پڕبێ لە ئارامی و ئاسوودەیی، تەمەنای ژیانێکی پڕ لە کامەرانیتان بۆ خوازین. خۆشحاڵم لەگەڵ هاوکارم شەیدا لە مەڵقەی بەرنامەکەش لە خزمەتی ئازیز و خۆشەویستداین بۆ پێشکەشکردنی کۆی ئەو بڕگە و بابەتانەی کە لە پرۆگرامی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژدا جێمان کردوونەتەوە. وەک هەمیشە بڕگە هەمیشەییەکانی سەرەتای بەرنامەکە و راپۆرتە تێڵکێشراوەکانی نێو بەرنامەکە سەرنجی ئەوەی ئازیز و خۆشەویست ڕاکێشن و بە شێوەیەکی گەشتیش بەرنامەکە لە سێ تەوەری سەرەکی پێگاتوە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەوەی کە جەنگ، تاقیکردنەوەی چەکە کوشندە و پێشکەوتوەکان، چەکە کوشندە و لە ناوبەرەکان چ کاریگەریەکان لەسەر پیسبوونی ژینگە هەیە و جەنگ چ کاریگەریە کاتە سەر پیسبوونە ژینگەیەکان کە بێگومان هۆکاری یەکەم یا فاکتەری سەرەکی پیسبوونی ژینگە بریتە لە دروستکراوەکانی دەستی مرۆڤ هەر لە کارگەکانەوە تا چەکە پێشکەوتەکان. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕێنمایی و پێدانی ڕێنمایی و هۆشیاری بە قوتابیان بەتابەت لە بەرەو چوونیان بەرەو زانکۆ، ئەوانەی کە قۆناغی یەکەمن کە قۆناغێکی هەستیارە پێویستە قوتابی هەر لە سەرەتاوە بەرچاوڕوونیەکی هەبێ و بەرچاوی ڕۆشن بکرێتەوە. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئامار و ڕێژەی توشبوانی نەخۆشی دەرونی بەتایبەت لە پارێزگای سلێمانی، ئەوانەی کە سەردانی سەنتەری سۆزی دەرونیان کردووە لەش پارێزگایەکە و لە پارێزگای سلێمانی و ڕێژەی چارەسەرکراوانی نەخۆشی دەرونی و ئەوانەش کە ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون. بەڕێوەبەری سەنتەری دەرونی پارێزگای سلێمانی ئاماری ساڵی 2018مان هەم لە توشبوو بە نەخۆشی دەرونی هەم چارەسەرکرا هەم ئالوودەبوو بە مادە هۆشبەرەکان بۆ ڕوو نەکاتەوە. ئێوە ئازیزەتوان ئەمڕۆ بزانن کە لە پارێزگای سلێمانی چەند کەسمان تووشی نەخۆشی دەرونی بووە و چەند کەس چارەسەر کراوە و لە ئاماری ئەم دەمانگەی 2019ش هەرە خاتە بەرچاوی ئێوەی ئازیز و خۆشەویست. وەڵایزیان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ ئازانم دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و ئاشناتانەکەین بە ئەو گۆڕانکاری جیاوازیانی لە نرخی دراوەکان ئەمڕۆ لەگەڵ ڕۆژانی ڕابردوایە بە پێکەوە بینەریە و بڕگەیەش.
بەڵایزان ئێستاش دەچینە لای بڕگە یادەوەریەکان کە باس لە ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لە ڕابردوودا ڕوویاندا و فەرمون با پێکەوە بینەریان بێت. چواردەی دەی ساڵی 1906 لە دایکبوونی گەورە زانە و مجاهیدی ئیسلامی پێشەوە حەسەن بەنا لە شاری مەحمودی میسر. پێشەوە حەسەن بەنا لە تەمەنی 22 ساڵی خۆیدا و ساڵی 1928 دوای ڕمان و هەڵوەشانەوەی سیستەمی خلافەتی ئیسلامی توانی ڕێکخراوی برایانی مسلمان ناسرە و بە ئیخوان الموسلیمین دابمەزرێنێت و بیکاتە پەرژین و پارێزەرێک بۆ مسلمانانی جیهان و مسلمانان لە وێڵبوونی فیکری و پلانی ڕۆژاوا بپارێزێت. پێشەوە حەسەن بەنا بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ سەدەی 20م دادەنرێت و بەشێک لە زانایان لەو بڕوایەدان کە تازەکەرەوەی سەدەی 20می ئاینی ئیسلامە. پێشەوە حەسەن بەنا لە پەناکاری بانگەوەز و سیاسەتی ئیسلامیدا کۆمەڵێک پەیامی پەروەردەی و ئەخلاقی هەبوون و داوای دەکرد تەواوی مسلمانان و شوێنکەوتوانی خۆی لە پەروەردەی تاک و خێزاندا کاریان پێ بکەن کە دەبنە بنەما بۆ دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی. بەهۆی کاریگەری و خۆشەویستیەکەی پێشەوە حەسەن بەنا لەسەر دڵ و دەرونی مسلمانان دەستگا داپڵۆسێنەرەکانی جەمال عەبدولناسر ڕۆژی 12 شوباتی ساڵی 1949 لە تەمەنی 43 ساڵیدا شەهیدیان کرد. ڕەحمەتی خوای لێبێت. چواردەی دەی ساڵی 1927 هەڵکەندنی یەکەمین بیرەنەوت لە شاری کەرکووک کە ئەوەش بووە هۆی چاوچنۆکی و تموحیزل هێزان و هێزە نێودەوڵەتیەکانی بەرامبەر بەو شارە و تۆخکردنەوەی جیاوازیە مەسەبی و تایفیەکانیان لەسەر نەوتی شارەکە. هەر ئەو کاتەش مالای گەورەی کۆیە دەڵێت لە داهاتوودا ئەمە دەبێتە مەرگ و ئازار بۆ دانیشتوانی ناوچەکە لە ڕووی ژینگەی و ئابووری و سیاسیەوە. چواردەی دەی ساڵی 1932 کۆچی دوایی شاعری گەورەی کورد ئەحمەد شەوقی لە قاهیرە و لە تەمەنی 64 ساڵیدا کە بەناوبانگ بوو بە ئەمیر و شوعارا. چواردەی دەی ساڵی 1970 ئەنجومەنی گەلێ میسر ڕەزامەندی دەربڕی بە شوێنگرتنەوەی ئەنوەر ساداتی سەرۆکی تیرۆرکراوی ئەو وڵاتە لەلایەن محەممەد حوسنی موبارەکی جێگریەوە کە لە نمایشێکی سەربازیدا ئەنوەر سادات لەلایەن خالید ئیسلامبولیەوە تیرۆر کراو لەو بەروارەوە تا مانگی شوباتی ساڵی 2011 کە دەکاتە 30 ساڵ حوسنی موبارەک بە سەرۆکی ئەو وڵاتە مایەوە. لەسەرەوە کۆکو هاوڕین کە جەنگ و دێوەزمەی جەنگ فاکتەری سەرەکی پیسبوونە ژینگەیەکانن. هەر لە ڕووی ژاوەژاوی بینین و دەنگ و بۆنی ناخۆشی باروت و ئەو پاژماوانی کە لە جەنگ دەمێنەوە کەمانە هۆکاری سەرەکی نەم لە پیسکردنی هەرسێ ڕەگەزەکەی ئاو و هەوا و خاک کە ئەمە جەنگ پێشکەشی مرۆڤایەتی کردووە. تا ئێستاش شارەزایانی بواری زانستی و ژینگەی کاریگەریە خراپەکانی هەردوو بۆمبە کوشندەکەی ئەمریکا بەرامبەر بە هێرۆشیما و ناکازاکی دەسەلمێنن کەوە تاوەکو ئێستاش کاریگەری لەسەر جین و کرۆمۆسۆم و پێگاتەی جەستەی تاکەیە. بۆ قسەکردن لەسەر کاریگەری جەنگ لەسەر ژینگە بەتایبەت ئەو جەنگە خوێناوی کە چەند ڕۆژێکە بەرۆکی کوردانی ڕۆژاوای گرتووە لەلایەن سوپای داگیرکەری تورکیاوە ئەوە چ کاریگەریەکی لەسەر ژینگەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەیە و لەسەر وڵات و کامانن ئەو بەرەنجامە خراپانەی کە بەهۆی جەنگ و باروت و بۆمبارانەوە ڕوبەڕووی ژینگەی مرۆڤایەتی دەبنەوە. بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری زانستە ژینگەیەکان وەڵامی ئەم پرسە گرنگەمان بۆ دەداتەوە. دکتۆرگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێز دکتۆر با سەرەتا لە کاریگەری جەنگەوە قسە بکەین. پەیوەندی نێوان جەنگ و ژینگە چیە؟ ئایا جەنگ هیچ کاریگەریەکی بۆ سەر ژینگە هەیە؟ بێگومان ئەبێ ئێمە ئەو ڕاستیە بزانین کات باس لە جەنگ ئەکەین ئەبێ ئەو ڕاستیە بزانین کە هەموو کاتێت ڕەگەزی ژینگە ڕەگەزێکی استراتیژی بوو بۆ جەنگ لە ئەزەلەوە لە دروستبوونی مرۆڤایەتیەوە ینی کاتێک کە مرۆڤەکان لە ئەشکەوتە گوزەراون کەوتونەتە ململانێ لەگەڵ ئاژەڵۆمانە هاتون پەنایان بردوۆتە بەرد با بڵێن پێکاتێکی ژینگەیی کە بەرد بووە بۆی کە بەرگری لە خۆیان بکەن
اینجا بۆ سەردەمانی ڕۆمان و ئاشوورەکان هەر سیستەمی ژینگە با بڵێن یا بەشێک لە ژینگە کە با بڵێن ڕەگەزی خاک بووە ئەمان پشتیان پێبەستووە هەستاون خوێویان کردووە بۆی کە بەرامبەر بە دوژمەکەیان یعنی با بڵێن بوەستنەوە یعنی ڕەگەزی ژینگەیان بەکارهێناوە وەکو ڕەگەزێک. اینجا ژینگە طبیعی کاتێک ئێمە باس لە ژینگە ئەکەین بێجگەلەوەی کاری تێکرێت هەندێک جار با بڵێن سامانە سروشتەکانیان دەرامەت و سروشتەکان هۆکارن بۆی کە جەنگ لە نێوان مرۆڤایەتێکە هەڵگیت سێت ئەمە ڕاستیەکە بێ پێ لێ بنین یعنی بەو ئاستەی کە بەنسبەت واقعی خۆمانەوە ئەبینین دائیمە ئەو کارە شەڕەنجێزیری و عسکەرتارەتی کە پەیڕەو کراوە یعنی لەسەر دەستی هەموو دوژمنەکانمان سیاسەتێک هەیە یعنی با بڵێن لە سیاسەتی عسکەرتاریەتە پێوتە سیاسەت الأرض المحروقة سکرۆچ با بڵێن ئێرس مێسۆت یعنی تۆ دوژمنەکەت پەنا ئەبا بۆ ئەوەی کە بەر لەوەی کە خودی مرۆڤەکان کە ڕەگەزێکی ژینگەن خۆیان مرۆڤەکان ڕەگەزی ژینگەن تەواوی ڕەفیەکاتەکە و ڕەگەزەکانی تریش لەناو بەرن بە خاکت بە ئاوت بە دەرامەتە سروشتەکانت بە کارگەکانت ژێرخانی ئابووریت هەموو وێرانکەن بەبێ بە زەیانە بۆی کە ینی لەگەڵ نەمانی خۆت شوێنواری خۆشت نەمێت کەواتە کاکتۆر ببوورە ئەو کاریگەریانی کە جەنگ لەسەر ژینگە دروستیەکە دوجار کاریگەریشی نابێت لەسەر مرۆڤ لەسەر جەستەی بێت کاریگەری بۆ نەوەکانی داهاتوی مرۆڤ نابێت بێگومان طبیعی بەداخەوە ئەڵم کە ئەمڕۆ هۆکاری جەنگ خودی مرۆڤ خۆیەتی ئەمە مرۆڤە حەزەکانی خواستەکانی چاوتێر نەبوونی ئیتر ململانەکان زۆرە کە هۆکارن بۆ جەنگ ئەمڕۆ مرۆڤ هۆکارە بەڵام هەندێ مرۆڤی تریش ئەبنە قوربانی ئەمە با بڵێن جەنگەکانی کە با بڵێن مێژووی مرۆڤایەتی پێی ناسراوە تام جەنگە سەردەمیەکان یعنی تۆ لە 90ەوە بیگرە لە جەنگی جیهانی یەکەمەوە بیگرە جا بۆ جەنگی جیهانی دووەم کە لە 39 بۆ 45 دەستی پێکرد تۆ بینیت بەر لەوەی کە با بڵێن ڕەگەزە ژینگەیەکان بە ئاو و خاک و با بڵێن هەوات کاولکاری گەورە بە خۆ بینێ خودی مرۆڤەکان بە مەلاین مرۆڤ لە ناوچوو بە مەلاین 45 میلیۆن هەر بەشەر ئاوارە بوو کەواتە هەموو کاتێک ینی مرۆڤ ینی خۆی فتنەیە بۆ جەنگەکە و لەگەڵیشە بەشێکی تر لە مرۆڤایەتی ئەبنە زەحی ئەو حاڵە و بەداخیشەوە ئەڵێم تاوەکو ئێستا ڕاستە لە 91 لە با بڵێن ڕێوەجانیرۆ لە کۆنفرانسی ژینگە و با بڵێن ئینسان پێشکەوتنی ئینسان هەوڵ درا یعنی کە تۆزێ تەقەیودات دروست کرێت تۆزێ سنوور دانرێت بۆی ئەگەر تۆ ینی ئامانجەکەت ئەوە بوو کە هەر نەسەر بەدی بێنیت ینی بەزیت هەبێ بۆ سامانە سروشتەکان بۆ دەرامەتە سروشتەکان کە بیپارێزی چونکە ئەمە یعنی ڕاستە ئەمڕۆ مڵکی ئەم نەتەوەیە لە ڕەنگە تۆی دوژمن دوو ڕۆژەکە بێ بە مڵکی تۆ ئەمە واقعیکە ینی بەداخەوە ئەتا ئێستا ینی تەقەیودات لە قانون نێودەوڵەتیەکانە بۆ پاراستنی ژینگە وەکو پێویست ینی نەبووە لە کات حتا ئەگەر بشبێت تۆ ئەبینیت ئەمڕۆ ئەو وڵاتانی کە کاری دوژمنکاریەکەن ئەمەنە سەرسەختن ئەمەنە گوێ پێنە دەرن ینی بەلایەنەوە باک نییە ینی ئەوەی کە قانونەوە ئەمانە باشیان پێ نیە بەس سەرکەوتنی خۆیان بە بێڕەحمانە بەدەست بێنن تر باشیان نییە چی ڕوئەیە چی ڕوونایەت ئەبینیت مەسەلە بەڕێزت ئاماژەت پێکرد یعنی با بڵێن ئەو دوو قمبلە ئەتۆمی کە ئیرا بە دوو شاری یابانیە ینی لە جارێ با بڵێن قمبلە یەکەم کە یا بە با بڵێن هێرۆشیما نزیکەی 7,000 کەسی لە چەند چرکەیەکا کوشت بێگومان لە نۆ چرکە دە چرکە 7,000 کەسی کوشت ئەوەی دووهەمیان کە ئیرا بە ناکاساچێ نزیکەی 35,000 کوشت بەڵام ئەوە کەی بوو ئەوە لە 45 بوو تاوەکو ئێستا ئاسەواری ئەو قۆمبەلانە لەسەر با بڵێن واقعی ناوچەکە و مرۆڤایەتی ناوچەکە و ئەو نەوانەی کە بە دوایە هاتون و کارتێکراون هەتا ئێستا ڕەنگیاوە کەواتە ئەو چەکە جۆرەجۆرانی کە لە شەڕدا بەکارهێنرێت تا چەند ساڵانێکی داهاتوو هەر کاریگەریان دەمێنێت بە نمونەی چەکی کیمیایی کە لە هەڵەبجە چەند ساڵ بەر لە ئێستا بەکارهێنرا بە ئێستاشەوە کاریگەریانی لەسەر ژینگەی ئەو شوێنە هەرماوە ئایا چارەسەریان هەیە ئەمانە ئەگەر حکوومەت داوەڕیان لێ بدات و چارەسەری ئەم ژینگەیە بکرێت یا خۆت نەخێر ئەمە بە هیچ شێوەیەک چارەسەری نییە ئەمە پرسیارێکی زۆر جوان بۆ ڕوژانت ینی لەگەڵ بەرەوە پێشچوونی مرۆڤایەتی با بڵێن مرۆڤ لەگەڵیشە
ئەبدەیت و پێشکەوتن لە ئەو چەکانە بکرا کە با بڵێن بەکاری هێنا بۆ ئامانجی جەنگەکانیان ئەمە ڕاستێکە بپێ لێ بنین بێگومان ئەو جەنگی مثل لە هێرۆشیما بەکار هات لە ڤێتنام ئەمریکیەکان لە 1960 هەتا 71 جەنجش با بڵێن ئامرازێکیان دۆزیەوە ینی ئامرازەکان جۆرا و جۆرن ئەمڕۆ کە بەکاریەت لە جەنگ هاتێت ئامرازەکان جۆر یەکێک لەوانە مەسەلەن مادە قەرکەرەکان بوو موبیلێکیان دروست کرد ناوی با بڵێن ئۆرنج ئەیجنت هەر با بڵێن ئەیجنتی پرتەقاڵی ئەم ئەیجنتی پرتەقاڵیە یعنی بە خودی مرۆڤەوە حەچی ڕەگەزی ژیانی هەبوو لە ناوچەکە کۆتایی پێهێنا یعنی نزیکەی 3600 کیلۆمەتر کە ئەکاتە نزیکەی ینی 3 ملیار هێکتار غاباتی لە ناو برد خۆم غاباتانە بەس غابات نییە ئەم غاباتانە لانەیە جێگەیە بۆ هەزارەها زیندەوەری تر کەواتە ئەم چەکەی کە بەکاری هێنا و نزیکەی 4 ملیۆن کەسی تیا کوژرا کە کوشتی و هەتاوەکو ئێستا 2 ملیۆن کەس لە نەوەکانی ئەو خەڵکە بەدەست ئەو دەردەوە ئەناڵێن کە لە ساڵی 1960کان بۆ هەفتاکان بەکارە ئەو ئەیجنتی پرتەقاڵی کە بەکارێنە بە هەمان شێوە ئەوەی کە لە واقعی خۆمان باڵێن سەدام حوسێن بەکاری هێنا لەو چەکی کیمیاویانەی کە لە هەڵەبجە 4-5 نوع گازی کیمیایی بەکارێنە تاوەکو ئێستا ئەوە لە کات و ساتی خۆیان ینی نزیکەی 4,000 کەسی لە چەند سەعاتێکە باڵێن کوشت و تاوەکو ئێستا چەندەهای ترمان ماوە بەدەست تەنگە نەفەسیەوە ینی بەدەست ئەوەی کە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە چووکە گۆڕان کراوە لە با بڵێن خەسڵەتە ویراسیەکانیانە کارکراوە لە کرۆمۆسۆمەکانیانە لە جینەکانیانە کارکراوە میوتیشن کراوە ئەمانە یعنی پشت بەداخەوە ئەڵم کە ئاسەواری منی لەسەرنەوەکانی و ئەگەر بڵێن ینی بە ماوەی کەم ینی چەند مەزەندە ئەکرێت بەتەکیید بارودۆخی ژینگەی هەنگاونانی با بڵێن لایەنی بەرپرس بۆ چارەسەری ئەم مۆزوعە ئەمڕۆ مەسەل چوار شتەیە کە ئێمە ئەبێ ینی بەڕاستی گرنگی پێبێن لە کاتێک کە بدواچوون ئەکەین لەسەر ئەو مۆزوعانە یەکەم زانیاری کۆکردنەوە بەداخەڵم هەتا ئێستا ئەو زانیاریانێکن لەسەر واقعی هەڵەبجە وەکو پێویست زانیاری نەبووە یعنی کۆ نەکراوەتەوە بایەخی پێنەیراوە شتی زۆر لاوەچی بووە بە دەلیلەوەی کە ینی جامعەی با بڵێن سەلیبی سەوزی سویسی ویستی توێژینەوەی بکات لەسەر ئاسەواری کیمیاوی لە هەڵەبجە و لەسەر دەشت من نوێنەری زانکۆی سلێمانی بووم ئەوان پارەکەیان تەرخان کرد و نزیکەی 800 ملیۆن هزار یورویان تەرخان کرد بوو هەتا بە دواچوون کەن توێژینەوە بکەن لەسەر ئەو دوو ناوچەیە لە ئێران دکتۆرێک شتر بەرپرس بوو لە زانکۆیەک من لە سلێمانی بەرپرس بوو باوەڕ بە چەند محاوەلەم کرد بێوان زانیاریان ئەویست داتایان ئەویست کاتێک کە هەنگاونن ینی هەڕەمەکی هەنگاونانێن بە حسابات ئەیکەن چۆن بێن چۆن نمونە کۆکەنەوە ینی چەند جار ئێمە ینی با بڵێن میتینی سکایپمان کرد لەگەرە ینی چیم ئەکرد من معلوماتم پێنەوە بیان نەمێت کەواتەیەکێک لەو کەم و کورتیانەی کە پێویستە لە هەر واقعێکی جەنگە لەسەر هەر جێگایەک ئەڕەخسێت بێت تۆ دوا بە دوای ئەوە معلومات کۆکرێتەوە چی بووە کارەسا چی کردووە چی وێران کردووە چی چەند کەسی کوشتووە چەندی برینار کردووە چەند خانووی تێکگاوە چەند ژێرخانی ئابووریت سەر چاوئاوەکانت پیس بووە چەند کارگەکانت لە ناوچوو ئەمانە ئەبێ هەمووی بکەی بە داتان ئەجا چەند هەوڵ دراوە یا هەوڵ ئەدرێ بۆی کە سنووری ئەو کاولکاریە چ لە ڕووی مرۆڤایەتیەوە و چ لە ڕووی با بڵێن ڕەگەزەکانی ژینکەوە سنووردارکەیت نێڵی تابێت ینی تەکتیکی خۆت واقعی خۆت ینی چه سیاسەتێک پێڕەوەکەی تۆ ئێستا لەم واقعی ئێمە لەم واقعی کە ئێمە مەسەلا تورکیای کات ئەو تورکیا هەدەفی دیارە ینی سیاسی ئەرزی مەحروق لەگەڵمانە پەیڕەوە زۆر باشە کاکتۆر ئەو کاریگەریە ژینگەیە تا چەند کاریگەری لەسەر ناوچە دراوسەکانی دەبێت بۆ نمونە و شەڕی تورکیا کە بەڕێزت باست کرد کە لە سووریا ڕۆیات و دژ بە کوردانی ڕۆژاوا ئەنجامیات ئایا تا چەندە کاریگەری ڕاستەوخۆی دوورمەودای هەبێت ئەو چەکە جۆرا و جۆرانی کە بەکاریان نهێنێت بەدەر لە ژینگەی و ناوچانی کە شەڕەکەی تێدا ڕوودەدا ئایا کاریگەری بۆ نمونە بۆ سەر ناوچەیە ئەمە ئەبێت و بەکارانی جۆرە ئەکەوێتە سەر جۆری چەکەکەی کە بەکارێنێت ئەگەر جۆری چەکەکەی ئەگە مەسەل چەکی تیشکەوە ڕەنگە بەکاری بێت چەکی مەسەلە کیمیاوی ئەگەر بەکار بێن لێ ئەپەڕێتەوە بەس لەسەر ئێمە کاریگەریەکە وەکوم با بڵێن بەشێکی هاوسۆس بۆ نەتەوەکەمان لەسەر لایانی دەرونیمان بۆی ئاسەواری گەورە دروستەکان
کاتە لە ڕوو ژینگەییەوە لە ڕووی ژینگەیەوە ینی با بڵێن ژینگەی کۆمەڵایەتیت باودۆخی کۆمەڵایەتیت ینی ئەمە شێوانی بەخۆوە بینێت پشێوی دروستەکە لایانی دەرونی تێک ئەچێت ئەجا بێژگەلەوەی کە دراوسەکانی ناوچەکانی دراوسی تۆ ئەبینیت چی ئەبینێت بە مەلایم خەڵقی لێ ئێستا هەتا ئەوەی کە دوێنێ ئاماژەی پێکردن نزیکەی سەر و 130,000 کەس بۆ بە لاجێ ئەم لاجەیەکێت یەتە کوێت کاتێکنەکەی لە ڕووی لاجەکانەوە کاتەوە تۆ ئەبینی کەسایەتی ڕوو لێ تێکرا کە تەجدید کراوە لە هەموو کیانی خۆی لە ماڵی لە حاڵی لە کیانی ئەمە کە یێتە سەر جێگایەک ینی واقعی تۆ ئەوەنە لە بار نیە و گونجاو نییە داڵدەیت و بە خێویکەیت ناچار خۆی پەنا ئاباد مەسەلە چێ دارە بڕێتەوە ئەچێ ئەسە چاوە ئاوەبەکانە پیس بۆ کات تێگەیت یعنی ئەگە تۆ سەیری ئەمپلیکیشنی ئەم مرۆڤە بکەیت کە بۆ بە لاجێ لەسەر واقعی تۆ ینی کارەساتی گەورەت بۆ دروستەکات بەس کارەسەتەکە چییە ناڕاستەوە خۆیە چیە کاری تێکردو ئەو جەنگە وای لێ کردوم ئینسانە ڕاب ماڵڕێ لە جێگەی خۆی هەڵکەندێ ڕوو بکاتە تۆ کە تۆش هاتۆتە لای تۆ واقعی با بڵێن زەمینە ساسێکی وات بۆ نەکردووە کە ڕنگانەوە و کاردانەوە لەسەر ژینگەکە نەبێت ئەم حاڵە مەسەلە لە ڕواندا ڕوویە مەسەلە بە مەلاین دار بڕایەوە خەڵکەکە سوتەمەنی نەبوو پێویستی بە سوتەمەنیە ئەچ دارکانتە بڕێت تۆی سووتێنێت تو چی لێکەی تۆ تێگەی سەرچاوە ئاویەکان ئەجە سەرچاوەکان بە ئارزووی خۆی بە ویسمەندەتی خۆی هیچ بەرنامەی نییە پلانی نییە ئەچ چالێکەکانی لەسەرێکە کەواتە و سەرچاوی لە من بەئەوەی لەوێ هەڵقڵی ئەمە چه کاری تێکە کاتێک هێز سەرچاوەکەی تۆ کارتێکراویت بەڕێگەی چالاکەکانی ئەو ئەجا ئەوە بێجگە لە چەندەها با بڵێن ئاسەواری تر کە لەسەر ینی خودی کەساتەکە و ئەو کەساتی گوێزێتەوە بۆ واقعی تۆ ئەو بە عادات و تەقالید و کللتورێکە کێتە لای تۆ بە عادات و تەقالید و کللتورەکەی ڕەنگاتەوە لە واقعی تۆە کەواتە لەسەر ژینگەی کۆمەڵایەتەکەت کارەکە و لەسەر ڕەگەزەکانی ژینگەت کارەکە و لەسەر خودی مرۆڤەکانیشت کارەکە کەواتە کاکتۆرم حاڵەتانی هەمووی کە بەڕێزت باست کرد مرۆڤ چۆن ئەتوانێت خۆی بپارێزێت لەم کاریگەریە ژینگەیانە کار ڕوودەدات لەم کاریگە ینی بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد ئەگەر ئێمە بواقعی خۆمان یەکەم ینی زانیاری کۆکەینەوە هەوڵ بین ئەم کارتێکردانە سنووردارکەین ینی کاتێک کە خەڵقانی ڕوونتیەکات من باخی پێ بەشە سوتەمەنی بۆ دابین کەم وزەیەکی بۆ دابین کەم کە پشت نەبە بەستێ بۆ وزەکەی من با بڵێن ئەو سەرچاوە ئاوانەی کە هەمە ینی نێڵم چی هەمووی پیسکا بچم ینی با بڵێن بەشێەوەی بۆ فراهەم کەم و بۆ دابین کەم کە پێداویستەکانی پێجەبێجە بکات اینجا چین ئەو شتانەی کە هەستیارن زوو کاریان تێکرێت ئەبێ من ئەو شتانی کە هەستیارن و کاریان تێکرێت ڕەنگە من لە ناوچەیەکی دیاریکراوی معین کە کردومە بەکەم هەندێ نێتیف هەندێ ڕوەکم هەیە کە سامانێکی بوونەوەری با بڵێن ڕووەکیە بۆ من ئەوانە بوونیان نەمێنێت ئەبێت تۆ بە دوواچوون چیت لە باڵندە لەو باڵن هێنە پێوترێت ئەو ئۆڕنج ئەیجنتی کە بەکارهات ئەزانی چەند باڵندە لە ناوچوو قڕبوو نەما ئەزانی چەند ماسی لە ناوچوو قڕبوونەما لەو ناوچوی ئەزانی چەند ڕوەک لە ناوچوو و ئەزانی چەنەها دار هەر کۆتایی پێهات ینی لەو جۆرە ینی دووبارە نەبوولی کەواتە لە واقعی خۆشم ئەگەر زانیم هەندێشتی هەستیارم هەیە ئەبێ خەمخۆری بکەم ئەنجا خاڵێکی زۆر گرنگتر ئەبێ ئێمە هەوڵ بین فشاری با بڵێن فشارمان لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی پەیوەندی بە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانەوە کە ئەم یاسایانەی هەیە بۆ جەنگ ئیلزامی بەرامبەرەکەمانی پێ بکەین ملبا و دەستبەرداری ئەو جەنگە بێت کەواتە بەمەش یعنی ئەگەر بێت قانونی نێودەوڵەتیەکان کە ئەمڕۆ بوونی هەیە بۆ ینی با بڵێن دانانی حەزر لەسەر لایانی هەڵکرد بۆ شەڕەکە ئەوانە تەفعیل کرێت کاری پێ بکرێت بە تەکید ئەمە تۆ ئەو ئاستی کارتی ئەکرێت کەمێکیتەوە ئێستا پێویستە وڵاتانی ئێمە لوبی ئێمە ئەجندەی ئێمە حیزبەکانی ئێمە ئەگەر هەمووی یەکدەنگ بێت خەڵقی ئێمە ینی ئەمانە هەمووی بێ بشار لەسەر وڵاتانە ڕسپۆنسیانە بێت ڕسپۆنسیانە بێ و کاری دەست بەجیانە بێت لە کۆچڕەوەکەی کە بەسەرمان هات لە کۆچڕەوەکەی ئەو کاتێککە لە ساڵی 91 بەسەرمان هات بەس کۆچڕەوە با بڵێن گەورەکە ئەو لێشاوە لە خەڵک کە ڕووی لەو وڵاتانە کرد خەڵکاتە سەر وڵاتان هاتنە سەر خەت زۆنێکی ئامنیان دروست کرد زۆنێکی ئامنیان دروست کرد ئێمە ئێستش ئەتوانن هەمان کارت وەکوی کە ئەڵمانیاش پێشنیاری کرد ئێستا ئەڵمانیا فەڕەنسا زۆر بە جددی لە دوای ئەوەن ئەگەر ئێمە فشارەکانمان چڕکەینەوە خەسکەینەوە لوبی ئێمە و با بڵێن ئەم کەسایەتی دەرەوەی ئێمە بتوانن ڕۆڵ ببینن ئەتوانن ئەوە لەسەر واقعی تورکیاش بسەپێنن
يعني بۆی کە کاریگەری لەسەر خۆمان و لەسەر با بڵێن حاونیشتمانەکانمان لەو ڕۆژ ئاوای کەم بکەینەوە. زە بەشکە کتۆرکشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنە ژینگەکان و بەردەوامبوونی لەسەر بەرەمێنانی چەکە ئەتۆمیەکەی ئایا ئەمانە هەمووی هۆکارنین بۆ ئەوەی کە زیانێکی زۆر بە ژینگە ئەگەێنن چکە هەموو وڵاتانم چەکە جۆرا جۆرانە لێو وەرەگرن و لەسەرم ژینگەی خاکی وڵاتانەکە بەکارێنین و دوجار کاریگەرێکی زۆر خراپی لەسەر ژینگیانە بەجێڵێت. من حەزەکەم بە بەڕێز شتێ بڵم کێسا ئەمریکا خۆی ینی با بڵێن خۆی مەبەستێتی ینی خۆی ڕزگارکالێ لە ئەمریکا سێ دەستگای دروستکردنی چی با بڵێن سێ مؤسسەی گەورەی دروستکردنی چی تیشکی هەیە نەووی هەیە لە کالیفۆرنیا لە واشنگتن هەیە لە تەنسی هەیە لە کۆلۆرادۆش هەیە ئەمانی کە بەکاریان هێناوە تا ئێستا 4 نوع توخمی تیشکەوەریان بەکارهێناوە سترۆنشیۆم سیزیۆم پلوتۆنیۆم لەگەڵ کاربۆنی 14 ئەم چوارەیان بەکارهێناوە بەنسبەت سترۆنشیۆمەوە تاوەکو ئێستا نزیکەی 16 بۆ 18 ملیۆن کووری یەکەی پێوانەی بڕی تیشکە 16 بۆ 18 ملیۆن کووریان تیشکردوتە ناو هەوای عالەمەوە ئەمە بەس لە سترۆنشۆم لە سیزیۆم نزیکەی 25 ملیۆن بۆ 29 ملیۆن کووری کە هەر کووریەکیش بەرامبەر نزیکەی 3 زەربی دەتوان دیکەیە یعنی با بڵێن کە پارتیکەڵێکی تیشکەوەر دەرئەچێت پارتیکەڵێک هەر کووریەک بەرامبەر 3 زەربی دەتوان پارتیکەڵە ئەنجا لە کاربۆنی 14 نزیکەی 10 ملیۆن کووری تێکەڵ بە ژینگەیان کردووە لە با بڵێن پلوتۆنیۆمی 239 نزیکەی 400,000 با بڵێن کووریان تێکەڵ کردووە کەواتە ئەم کووریانە بۆ چۆچن ئەم تیشکە بۆ چۆچن ئەم تیشکانە بە ژینگەی جیهانە بڵاوبنەوە ئەوەی کە لە ئەمریکا ئەو چەکە چیماوی کە ئەو چەکە با بڵێن یورانیۆمە مخەسەبەی کە لە جنوبی عێراق بەکارە ئەمریکا نزیکەی بە پێی توێژینەوەیکی زانستێکی زانکۆیەکی خواروی عێراق ئەڵێ ئەمریکا نزیکەی 300 بۆ 800 طن یورانیۆمی مخەسەبی بەکار هاتنیوە یورانیۆمی مخەسەب کە توخمێکی تیشکەوەرە ئەم یۆرانیمە کە لێوە بەکار هاتووە هەر بەر و بمشت کشتتوکاڵی ئەکرێت تشکەوەر ئەبێت تۆ بڕۆ ئاستی نەخۆشیە کوشندەکان لە واقعی جنوب بزانە ڕۆژ لە دوای ڕۆژە کە بەرهەمی کشتتوکاڵی لێوەیەت مادە تیشکەوەرت بووە هەچی ئاستن و کەلوپەلی با بڵێن جەنگە ئێنن لە معمەلەکانی ئێمە ئەیکەنەوە ئەیتۆنەوە ئەیکەن بە ئاسم 4 معمەلمان هەیە لە کەواتە ئەو مادە تیشکەوەرەکە ئەو تیشکەوەرەکە هات بوو بە شیشی خانوەکەت حتا هزارها ساڵ تۆ لەژێر کاریگەری تیشکایت و نازانیت سەرچاوی تیشکەکە چییە و کاتێکیش کە تووشی نەخۆشیێکی کوشندە ئەبیت نازانی سەرچاوی نەخۆشیەکە ئەم جۆرەچەکان ئەم جۆرە مادانە کە بەکار شێوێت چارەسەریان نییە نەخێر ئەوەی کە زۆر کاریگەری هەیە و قاتلە و بە هزارها ساڵ ئەمێنێت بە پێی هایفلایفی نیوە عمری تیشکەوەری ئەو توخمە جاری وایە توخمی وایە 1000 ساڵ کاریگەری ئەمێنێت لەو ئەیجنتانێک ئەو موبیدانەی کە بەکاریە بە 30 ساڵ بە 40 ساڵ کاریگەری ئەمێنێت لەسەر واقعی ژینگەیەکەت ئەمێنێت کەواتە نوعی چەکەکەی بەکار هاتووە بە تەکید حکمەکان لەسەرەوەی کە چەند کاریگەری بەسەر هاتووە تەقەمەنێکی ئاسایی بێت ئەگە تەقەمەنێکی ئاسایی ئەوە با بڵێن پڕیشکی وردە ئاسنەکانی و بۆنی و دەنگەکەی و لە یەک کاتە حەچی جۆرە پیسبوونەکان هەیە بۆت ئەکات پیسبوونی خاکە بۆکە ئاوە بۆکە ژاوژاو بۆکە گەرمیت بۆ ئەکات بەڵام جۆری جیاواز هەیە مەسەلە ئەو قمبەلەی کە تەقی پلەی گەرمای لەو کاتی تەقینە هەتا نزیکەی 3900 پلەی سەدی بەرز بوو 3900 پلەی سەدی تۆ ینی توخمی ئەلەمنیۆم نا ینی با بڵێن ئاڵتونە بۆ توێنێتەوە ئاسنە بۆ توێنێتەوە کەواتە ینی ئەوەنە کاریگەرێکی سەخت ئەبێ و ئاسەواری ینی درێژخایان ئەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی واری زانستەکانی ژینگەی دووبارە زۆر سپاس بۆ ئامادە سپاس بۆ بەڕێستان بۆ ڕەخساندنی بەڵێ بینەرانی ئازیز پاش ناو بڕێک دەگەڕێنە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان.
دووبارە سڵاوتان لێبێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان خاوەنی کۆمەڵێ پرۆژەی یا پلانی جوانجوانە بۆ خزمەتی قوتابیانی هەرێمی کوردستان ئەم لە هەر لە خولەکانی سەرکەوتنەوە تا پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین و پاشتریش پرۆژەی بەرەو زانکۆکە ڕۆڵی هەیە لە ڕێنمایی و بەرچاوڕوونی بۆ تەواوی ئەو قوتابیانی کە ساڵانە دەچنە قۆناغەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگەکان بەتایبەت قۆناغی یەکەم کە قۆناغێکی هەستیارە و سەرەتای قۆناغێکی نوێی خوێندنە کە قوتابی پێویستی بە کۆمەڵێ بەرچاوڕوونی و ڕێنمایی گرنگەیە تا بتوانێت ئامانج و پلانی خۆی دیاری بکات و وە ببێتە قوتابێکی سەرکەوتو لە قۆناغی زانکۆ. بۆ قسەکردن لەسەر ئەو بەرچاوڕوونی و ڕێنمایی کە پێویستە قوتابی بەتایبەت قوتابی قۆناغی یەکەم هەیبێ بەڕێز عەبدوڕەحمان جەواد لێپرسراوی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان تەواوی ئەو ڕێنمایی و بەرچاوڕوونیانە بە قوتابیانی خۆشەویست دەبەخشێ. مامۆستا عەبدوڕەحمان سڵاوت لێبێ و سپاس بەو دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی ڕێگای بەرەو زانکۆ کە یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئەم ساڵ ئێوە چه پلانێکتان هەیە و دەتانەوێت چۆن قوتابی بە ڕێگایەکی دروست و ڕێگایەکی گرنگدا بەرەو زانکۆ هەنگاو پێ هەڵبێننەوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەم بۆ ئەو بەرنامە خزیلانەی کە داینەوە هەردوو بەڕێزان شکە شەیدا و کاگڕاز برای بەڕێزم هیوای سەرکەوتنتان بۆ داخوازم. عەفوەن نام عەبدوڕەحمان زەودەت نەک عەبدوڕەحمان زەواد. ئێمە وەکو ڕێکخراوی بەنسبەت پرسیارەکەشت کێشەمانە بەنسبەت پرسیارەکەشت چۆنیەتی خۆ ئامادەکردنی قوتابی لە دەرچووی 12 ئامادەیی بۆ قۆناغی زانکۆ دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو کاری پیشەی خۆی ساڵانە هەڵدەسێت بە چەند دانانی چەند پلانێک و بەرنامەیەک و جێبەجێکردنی بە شێوەیەکی سیستماتیک و بەرنامە بۆ داڕێژراو. ئێمە وەکو ناوەندی زانکۆکانی ڕێکخراوی قوتابیانی ناوەندی زانکۆکانی هەولێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان کەوا سەر بە سکرتایەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و باقی ناوەندەکانی تری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە بەرنامەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان جێبەجێ دەکات وەکو ڕێنمایی و وەکو ئامۆژگاری ڕێنیشاندەر بۆ دەرسوانی پۆلی 12 ئامادەی. ئەوزم دەمێت سەرەتا کاکراز ئاماژە بۆ بکەم ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە دوای تەواوبوو ئەو قوتابی دەرچووی 12 ئامادەی کە نمرەکانی وەرەگرێتەوە بە هەردوو قۆناغی یەک و دوو هەڵدەسێت بە قۆناغبەندی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە قۆناغبەندی شتەکانی خۆی جێبەجێ دەکات بۆ ئەوی قوتابی دەرچووی 12 ئامادەیی ڕێنیشاندەرێکی باشی هەبێ بۆ قۆناغی زانکۆ. چون قۆناغی زانکۆ قۆناغێکی هەستیارە خۆش لەسەرتا ئاماژات پێ دەکرد. یەکەم هەنگاوی یەکەممان ئەوە بۆیە تەوزیحاتش دەدەم بۆ ئەوی زیاتر شتەکان ڕوون بێتەوە. سیمینارە بۆ ئەو قوتابیانەی کەوا دەرچوو پۆلی 12م کە ئەو سیمینارش خۆی دەگرێتەوە لەوەی کەوا چۆن ئەو زانکۆی دەیەوێت دەستنیشانی دەکات و ئەو دەرەجەیەکی هێناویەتی بەرنامە ڕێژی بۆ بکات. پاشان خۆتان ئاگدان ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵدەسێت بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین کە قۆناغی دووەمی کارەکانیەتی لە ڕێی ناوەندەکانیەوە ئەویش بە سەرپەرشتکردنی کەسانی پسپۆر و لێهاتوو لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بڵێ دەستنیشان کراون. لەوانە مامۆستای زانکۆیە کەسانی چەند ساڵ ئەزموندارن بۆ قوتابیانی کەوا دێن لە لای ئێمە نمرەکانیان دێنن و ئێمە ڕێزبەندیان بۆ دەکەین و پاشان داخلی سیستەمەکان دەکەین و لەوە قۆناغی تر دەست پێ دەکات قۆناغی ناوهاتنەوەیە. قۆناغی ناوهاتنەوەش قۆناغێکی زۆر هەستیارە و زۆر گرینگە دەبێت قوتابی خۆی بۆ ئامادە بکات و قۆناغی چونە قۆناغی زانکۆیە کە قۆناغی زانکۆ قۆناغێکە بناغی دروستبوونی کەسایەتی مرۆڤە لێەوە دەتوانێت کەسایەتی خۆی بە شێوەیەکی ئەکادمی دروست بکات چونکە قۆناغەکانی تر پەروەردە تعلیمە بەس لێرە ئەکادیمیەکە ئەو پەروەردەکە فێرکراوە هەمومان الحەمدولیلا کەسی پەروەردەکراوین مەبەستەکەم ئەوەیە لەوێت دروستبوونی کەسایەتی ئەکادیمیە لە قۆناغی زانکۆ. قۆناغی زانکۆ قۆناغێکی پڕشنگدارە و قۆناغێکە دەتوانین بڵێن بە قۆناغی زێڕینی کەسایەتی دابدرێتن. لێەوە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەرنامەمان ئەوەیە ئەنگاوی یەکەم بریتە لە ناوەکان هاتەوە ئەو برایان خوشکانی کەەوە پەیوەندیمان پێوە دەکانیان هەر کەسێتر ئێمە دوای ئەوەی کەوالای خۆمان ئاگداریان دەکەینەوە بۆدانە کە سیمینار ئامادەکردنی سیمینار و شتویانمان دەبێت بۆ مەسەلەی چونە ناو زانکۆ. چونە ناو زانکۆش لەوێ ئێمە کەسانی خۆمان هەیە وەکو ڕێنیشاندار بۆ ئەوەی کەوا داخلی زانکۆ دەبێتن
لە ئەو شوێنەی کەوا قۆناغی یەکەم دەچێت ناوی خۆی لە زانکۆ تۆمار دەکە و لەوێەوە ژیان سەرەتای ژیانە چوونێ دەست پێ دەکاتن. بەڵێ بێگومان زانکۆ یەکێکە لە قۆناغە بنەڕەتی و هەرە گرنگەکان بۆ بنیادنانی تاگواتە تاگ تەنها لە زانکۆیە ئەتوانێت بینای کەسایەتی خۆی معریفە و دنیابینی و وەکوڵێ زیرەکی خۆی بکات. تا چەند ئێوە کامەیە ئەو میکانیزم و نەخشە ڕێگایی کە بە قوتابی دەبەخشن یا لێرەوە داوای لێکن کەوا لە زانکۆ بکاتە وێستگەیەک بیکاتە میمبەرێ بۆ خۆ پێگەیاندن و کامەیە ئەو میکانیزمی کە ئێوە بە قوتابیە بەخشن؟ میکانیزمەکان یەکەم باسم کرد. هەنگاوی یەکەم سیمینارە، هەنگاوی دووەم ئێمە لە زانکۆ پەیوەندی بەو قوتابی خۆشەویستانەوە دەکەین کە پەیوەندیمان پێوەکردن ئێمە بەرنامەی تایبەت بە خۆمان هەیە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان جگە لەوە جیاواز لە ڕێکخراوەکانی تر. ئێستا بۆ نمونە ڕێکخراوەکانی تر کە لێوێن احترامات هەرێک و پەیڕە و پرۆگرامی خۆی هەیە زیاتر شتێک بۆ بڵێ تەرفیهی و شتەکانە، بەس ئێمە لەوێ لە قۆناغی زانکۆ پەیوەندی پێوە دەکەین لە دانانی بەرنامەیەکی داڕێژرا. بۆ نمونە ئەو کەسێک کە دەچێت لە قۆناغا دەبێت بزانێت قۆناغی زانکۆ قۆناغێکی ورد و تێبین کراوە. بۆ ئەوە ئەمە لەلایەن ڕێنیشاندەری خۆمانەوە وەکو بڵێ بە بەرنامە هەنگاوەکانی بۆ ئاگادار دەکەین، هەنگاوی ئاگادارکردنەوەی پێڕادەگەێنین کە لەوێن دەر قۆناغی یەکەم قۆناغێکە کەوا دەتوانانی لێەوە قۆناغی داهاتوو دوور و درێژی خۆت ڕێنیشان دەربدەی. لەوانە بۆ نمونە چۆنیەتی هەڵسو کەوتنت ئەوە نەک بە شێوازی بڵێن پەروەردەی، مەقسەدم لێوە شێوازی ئەوەی کەوا چۆن بتوانیت کەسێکی نمونەیی بی لە زانکۆ. زۆر گرنگە لە زانکۆ کەسێکی نمونەیی بی دوا لە خوانە کاردە لە زانکۆ هەچ غەڵەتەیە یان هەشتێ ڕوو بداتن کەسایەتی ئەو قوتابیە لە کەدار دەبێتن. بۆیە ئێمە ئاگادارکردن وەکو ڕێنیشاندەر ئەو شتانەی پێ دەڵێن لە پێدانی کتاب، لە پێدانی بابەتی هەستیار و ئەو شتانی کەوا گرینگە بە تایبەتی لە قسم داخلی کەوا قۆنا ئەویش بەشێکی زۆر گرینگە ئێمە گرنگی پێدەدەین لەو ڕوانگەیەوە. بۆچی قوتابی ئێمە بە جۆرێ لە جۆرەکان سوود لەو دەرفەتەی زانکۆ وەرناگرێ؟ چۆن ڕۆشتۆتە زانکۆ بەو شێوەیەش دێتەوە تەنها ئەوەی کە زیاد بووە ڕوانامەیە کە ئەو پشارێکی ئەوە زۆر گرنگە کاک ڕاستجان. ئەوەی کەوا ئێستا باست کرد ئێمە دەرفەت نبینیت خۆمان بەشتی لاوەچەوە خەریک دەکەین. ئێمە بۆتە ئێستا زانکۆمان بۆتە شتی وەکو بڵێ عرضکردنی جلوبەرگ و سیارە و خۆ جوانکردن. بۆیە ئێمە ناتوانین ئەو دەرفەتە زێڕینە بقۆزینەوە، خۆمان بەشتی لاوەچەوە خەریکەکەم شێوە لاوەچانەوە ناتوانێت کەوا ئێمە بتوانین سود لە قۆناغی زانکۆ ببینین. زیاتر گرنگی بەشتە لاوەچەکانەوە دەدەین. زۆر باشە. باست لە مۆدێلگەرایی کرد کە ڕواڵەتگەرایی و مۆدێلگەرایی و نواندنی وەکۆڵی نمایشکردنی سیارە و جلوبەرگ و ماکیاژ و بەشێکی دیکە کات بەسەربردنەکان لە بەشە ناوخۆیەکان یا نێو هۆڵەکانی خوێندن ئەمانە هۆکاری دابەزاندنی ئاستی زانکۆکانی ئێمن بۆ تەنانەت 4000ەکان کەوا زانکۆکانی هەرێمی کوردستان ئاستێکی زۆر لاوازیان لە سەراستی زانکۆکانی جیهان تۆمار کردووە. پێویستە قوتابی چی بکە؟ واتە ئەوەندە ئامانجی بریتی بێ لە بەدەستهێنانی نمرەیەکی بەرز، دیاریکردنی ئامانجێکی جوان، دانانی پلانێک بۆ ژیانی و بۆ خوێندنەکەی بە ئەوەندە سەرقاڵ نەبێ بە مۆدێلگەرایی و ڕواڵەتپەرستی و ڕواڵەتگەرایی و جلوبەرگەوە. کاک ڕاست ئێمە ئەمەشش بۆ بدەین ئەو دەرفەتەی کە لە پێش قوتابی زانکۆدایە ئێستا چەند لەمپەرێکی بە تایبەتی ئەو سۆشیال میدیایە وەکو دەڵێت تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر خۆمەشغولکردنە بابەتانەوە. بۆیە قوتابی یەکێ لە هۆکارەکان کەوا ناتوانێت خۆی ئاست معریفی خۆی بەرزکاتەوە. بۆیە لێرە بە قوتابیانی خۆشەویست دەڵێم قۆناغی زانکۆ قۆناغی ئەوە نییە بچی لە زانکۆ پیاسە بکە یا خۆت بەشتی لاوەچەوە خەریکەی. قۆناغی داهاتوو تا قۆناغی دروستبوونی کەسایەتی تووە. بۆیە ئەو گرنگجیدانە بەشتە وەکو بڵێ خۆیمە وەکو قوتابی ناڵێن کەسایەتێک بێتن ئەو کەسایەتە دوور لە هەموو ئەو شتانە بێ کەوا خۆی لە ڕێخستنیش دوان یان خۆ وەکو بڵێ خۆ کەشقەکردن یان لەو بابەتانێکەوە کەوا ئێستا باسماکردنا ئێمە دەڵێن بە شێوەیەکی سنووردار بێ بۆ ئەوەی بتوانی لەوێ قۆناغێکی گرینگە لە ژیانت بتوانیت ئەو قۆناغە گرینگە بە شێوەیەکی سەرکەوتوانە ببڕی. ئێستا لەوانەیە ئێمەوە لێک بدرێتەوە ئێمە بڵێن علەساس ئەم قوتابی بەس دەبێ خەرج خوێن دەبێت. نا
خوێندن بەشێکی گرینگە لە قۆناغی زانکۆەوە بەشەکەی تریش بەشی وەکو بڵێ وەکو خۆ دەرخستن ئەوە شتێکی ئاساییە هەموو ئینسان و کەسایەتێک حەزی لێیە بەس ئێمە دەڵێن زیاد لە بەدەر ئەو ئیشانە دەکرێت و هەندێک شتیش هەیە بە بەڕاستی کەوا لە زانکۆکان وەکو بڵێ خەریککردنی قوتابی زانکۆیە بەشتی لاوەچی وەکو هەندێ شت لە کەناڵ ڕاگەیاندەکان دەبینەوە بانکردین لە بۆ کەناڵی تەرفیهی یان کە وەکو بڵێ هەندێک شت دەکرێت جێگای تێبینیە لە باتیەوەی خۆی دەبێت زانکۆ ئەو قوتابیانە بانکرێ بزانین چ قوتابیەک توانیوێتی لەو قۆناغە بڵێن لە هەر کۆلێژ لە بەشەکان تربێ ئەو توێژینەوەی کردوێتیان ئەو شتانی کە و سیمینارانی کە خۆیان کردویانە بێن لە کەناڵەکان باسی لێوە بکرێ بۆ ئەوەی ئاستی معارفی قوتابی ئێمە بە دەرکەوێت تا چەندە بەس ناخێت لێرەوانیە لە هەرێمی کوردستان زیاتر گرنگی بەشتی ئەو باسمان کە شتە لێوە لاوەچیانەوەی ئەگەرنا قوتابی زانکۆ دەبێت ساڵانە کۆنفرانس و کۆبنەوە بکرێ لە بەشەکان ئێستا بۆ نمونە لە بەشی پزیشکی دەبووە ئێستا قوتابی ئێمە توێژنەوەی هەبووە لە زانکۆ ئیسلاحەدین لەوانەیە هەش بێ بەس ئێمە ئاگامانەیە بەس بەو شێوەیە نەبێ یاخود لە کۆلیژی ئەندازیاریان لە بەشەکانی تر بۆیە من لێرە و پێیان ڕادەگەێنم تکایان لێ دەکەم بەڕاستی قۆناغی زانکۆ هەستیارەوە داوە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی دەکەم ئەو قۆناغ هەستیارە بۆ قۆناغەدا نەڕوە کە دوای تەواو دەبن هیچیان وەکو بڵێ زانستێکی وایان پێ نییە تەنها شادەکەی شادەکەش خۆ شادە ئەوەندە گرنگی ئەوەندەی کەسایەتی مهمە ڕاستە لەوانێ ڕاستە شادە گرنگە بەس مەقسەدەکەمەوە کەسایەتی وەعیلم زۆر گرنگترە لەو جانیبەوە. ئەگەر دایک و باوک بۆ قۆناغی بنەڕەتی و ناوەندی و ئامادەی وەکۆڵێ فێرگە و فێرکاری یەکەم بوو بنەوە بێگومان لە قۆناغی زانکۆدا لەوە چێم ئەرکیان لێبسەندێتەوە چونکە دایکێک لە ناوچەیەکی دوورە دەست و ناحێ و قەزایەکەەوە ناتوانێت سەرپەرشتی ئەم ئاراستەی منداڵەکەی بکات لە یەکێ لە پارێزگا یا زانکۆکانی ئەو ناوچێدا. ڕۆڵی مامۆستا و فێرکاران یا کاربەدەستانی بواری پەروەردەبانی زانکۆ چییە لە بنیادنانی کەسێتی تاکی ئێمە یا قوتابی ئێمە واتە مامۆستا دەبێت چ ڕۆڵێ بگێڕێ لەوەی کە هەوڵ بدا لە ڕێی معریفەوە لە ڕێی سازدانی کۆنفرانس و بەشداری کارای قوتابی لە کۆمەڵێ پرسی زانستی یام لێپێچینەوە لەو قوتابیانەی کە بە کۆپی پەیست بەحسێگەهێن و تەسلیمی مامۆستایەکان کە ئەسڵەن هەر مەجای خوێندنەوەکەشی نەبووە پێویستە مامۆستا چ بکە بۆ ئەوەی کەوا ڕۆڵی هەبێ لە بنیادنانی معریفیانەی قوتابی لە قۆناغەکانی زانکۆدا. من هەر لەو پرسیارەتەوە پرسیارەت وەکو بڵێ شتێتر ئاماژە پێ دەکەم کاک ڕاز دەمەوێت ئەوەی کە باسی کرد دایک و باوەک لە شوێنێکی بەس بۆ نمونە قوتابیەک لە قەزایە لە ناحیە دێتە عفەن لە زانکۆی ئیسلاحەدین دەوام دەکاتن یەکەم شت کە پێش ئەوەی مامۆستای زانکۆ وەکو بڵێ پەیوەندی پێ بکە دووەم یەکەم شت هاوڕێیە بەڕاستی هاوڕێ زۆر گرینگە هەم لە کچان هەم لە کوڕان بەڕاستی بگە هاوڕێ لە قۆناغی زانکۆ زۆر هەستیارە هاوڕێ دەتوانێت ئەو کەساتی ئەو قوتابیات بەرەو پێش ببە و هاوڕێشە دەتوانێت کاولی بکە ئێستا بۆ نمونە ئەو داتانێکەوە بەردەست دەکەی وە جۆمان لێ دەبێت لە قۆناغی زانکۆ بە تایبەتی مادی هۆشبەر ئەو شتانە زۆر گرینگە یەکێتریش کە باست کرد مەسەلەی مامۆستا و کاربەدەستانە مامۆستایانی زانکۆ ئەوەندەی تا حد زیاتر بەشیوان زیاتر پەخشکردنی عیلمەکەی لە بەوان ئەو عیلمە زۆر گرینگە و هاوڕێتیکردنی مامۆستای زانکۆ لەگە قوتابی زانکۆ زۆر مهمترە بە شێوەیەکی هاوڕێتی بێنە وەکو بڵێ مامۆستا و زانکۆ چکو مەرحەلەی قۆناغی ئامادەی دەتوانین بڵێن قۆناغێکی نەک جیاوازترە نەک دەتوان بڵێن جیاوازە بەس قۆناغی زانکۆ قۆناغێکی گەورە و معاریفبوون و کەسایەتیە دەتوانین لەو ڕێگایەوە زۆر شتی بەسوود مامۆستا بگەینە بە قوتابی و لایانی کاربەدەستی ئەوەیە کە کاربەستان حکومی دەبێت ئەو شتانەی کەوا وا لە قوتابی دەکەن ئاستی معارفی وەکو ئاستی زانستی دێنێتە خوار و ئەو شتانە ناڵێ مەمنوعی بکات بەس دەتوان بڵێن کەمتری بکاتەوە لەو ئاستە ڕەهایی کە ئێستا هەیە بۆیە دەبێت هەنگاوی جددی و گرنگ بنێدرێ بەهاوێژرێ بۆ ئەوەی ئەم بەشەی وەکو بڵێ ئەم قۆناغا بە سەرکەوتوی ببڕدرێ بۆیە داوا لێنەوە لە باکاربەستان دەکەم تکان لێ دەکەم بەڕاستی قۆناغی زانکۆ هەستیارە و کۆمەڵگا پشت بە قۆناغی زانکۆ دەبەستێ ئەگە قۆناغی زانکۆ بە شێوەیەکی ڕەهایی و تەرفیهی بەڕێوە بچێ کۆمەڵگا بەرەو هەڵدێر دەڕواتن. زۆر باشە مامۆستا عەبدوڕەحمان زۆر جار قوتابی تەنها لە چوارچێوەی بەشە پزیشکی یاسایی ئەدەبی زمانی زانستیەکانە ئەمێنێتەوە پێی وایە
هەڵچنین و بنیادنانی ئەم بەشە کەسایەتی ئەویش بنیاد دەنێ. بەڵام لە هەرێمی کوردستان دەبین کۆمەڵێ دکتۆرمان هەن ئەوەندەی لە بوارە بانخوازی و ئاینیەکە کاریگەرن لە بوارەکەی خۆیانە سەرکەوتون نەبوون، یا بەجۆی لە جۆرەکان پشتیان کردوتە ویدی کە یان بۆ منە لە بواری ڕاهێنەرەتی گەشەپێدانی مرۆ یان لە بواری کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی واتە پێچەوانەی بەشەکەی خۆیان. ئایا قوتابی ئێمە دەبێت تەنها چاوەڕێ ئەوە بێت لە بواری یاسا یا لە بواری پزیشکی یا لە بواری ئەدەبی و زمانە سەرکەوتن بەدەستبێنە، یا ئەتوانێت زانکۆ بکاتە مەدان و وێستگەیەک ئەتوانێت لە زۆربەی بوارەکان یا ئەو بوارەی کە خۆی حەزی کردو و دەرەجەکەی نەیخواستۆ کە بێتەوە بەشە کەسایەتی خۆی بدۆزێتەوە و خۆی بنیاد بنێ. ئەوەشیان هەڵە تێگەیشتنیە کات، چونکو ئەگەر ئەو قوتابی وا بزانێت ئەگەر لە بواری ئەو بواری کە خۆی دەستنیشان کردووە و نەتائیز نێنێ برێن ئەو دەرەجەکەی ناوێت لەو بەشەوە نەگیرا و من تاو ژیانی من کەسایەتی من تێدا سەرکەوت نابێ و هەڵەیەکی زۆر گەورەیە کاگە ڕیاض. دەبێت ئەو کەسەی کەوا لەو بەشەوە گیراوە یەکەم شت ئەمە وەکو موسڵمان دەبێت قەناعەتمان وابێ، قەناعەتمان وابێ کەوا خوای گەورە چی هێنایە پێشمان دوای ئەوەی هەموو شتەکانی خۆمان کرد وەکو بڵێ خۆمە ئامادەکاری لە قۆناغی ئامادەی و ئەو دەرەجانێکی هەناومانە کە ئەوەیش لە توانە ئێمە بە دەربوو ئەوە بەلام لێ بدات دەستخوای گەورە. دووەم ئەو بەشێکەوە هەڵی ناوی هاتۆتەوە کە بەدڵیشی نەبێ زۆر ئاسانیە کاکە کەسایەتی خۆت دەبێەوە لێ دروستکە زۆر احتیاجێ کاکە من دکتۆر نیم با مامۆستایەکی سەرکەوتم لە قۆناغی ئامادەی با لە سەرەتایی بۆ یعنی ئیلا دەبێ ئەو بەشانەی کە دەمەوێت ئەو بێتەوە یان کەسایەتێکی سیاسی بووم دوایش نەتوانم تێدا سەرکەوتم نا کاک ڕیاض ئەوە هەڵە تێگەیشتنە. ئەو هەڵەگەیشت تێگەیشتن ڕۆژ دەکات دوایش هەر لە ئیشەکەی کە خۆشی پێچوانی هەڵبژاردۆ تا حدێک سەرکەوتو نەبێ. ڕاستە ئینسان ڕەغبەت زۆر گرینگە بەس لە وڵاتی ئێمە دیارە ئەو هایە. بە نمونەیەکت بۆ بێنمەوە جارێ مامۆستای ئامادەی لە مامۆستای ئامادەی و مامۆستا باسی کرد گوتی برادەرێکی من 96 هێنابوو لە هەندەسە ناوی هاتبەوە گوتی دەسمە شەریعە. وتمان کاچ خۆم شەریعە ئەتو ئەو دەرەجەی تو دەتوانێت لە شەریعە وەرگیرێ بەس ئایا بچی لە جانیبەچکە وەرگیرەی دوایش خزمەتی پێ بکەی و دوایش دەتوانی شەرع بکەی. ئەوجا مامۆستایەکە ئێستا مامۆستایەکی کەسایەتی گەورەی ناوداری هەرێمی کوردستان و شاری هەولێرە هەندەسەی تەواو کرد دوایە و شەریعەی خینەوە ئێستا تەڵەبەی دکتۆر عەفوەن شادەی دکتۆرا شێنە مەبەستەکەم لەوەیە ئەو قوتابێکەوە ناوی لەو شوێنە دێتەوە کاکە بڕۆ بخوێنە ئەوە دەستکەوتە بۆ تو ئەو دەرفەتە بۆ نمونە ئەگە کابرای حەزی لە کاری دکتۆری بێ کاکە دکتۆریمان نەبوو من دەچم لە بواری ئەندازیارێک سەرکەوتوو دەبم بۆ ئەوەی بتوانم خزمەت بە وڵاتە بکەم خۆم شتێک ئەوە نیە ئیلا دەبێ شتەکانی ئێمە بێ بۆیە داوا لە قوتابیانی خۆشەویست دەکەم ئەگەر هەر شتێ بەدڵیوان نەبوو دەبێ خۆمان بتوانین ئامانجەکانی خۆمان بگۆڕین و سەرکەوتنی تێدا بەدی بێنین بۆ ئەوەی سەرکەوتوو بین. مامۆستا عەبدوڕەحمان کەمی معریفە و خوێندنەوە یان نەبوونی هیچ پەیوەندیەک لە نێوان قوتابی ئێمە لەگەڵ کتێب و سەرچاوە زانستیەکان داوای کردووە کە قوتابی ئێمە لەگەڵ ئەو هەموو سەرچاوە دەوڵەمەندەی هەم لە کتێبخانەی ماڵی خۆی یا کتێبخانە گشتەکان یا کتێبخانەی زانکۆ پەیمانگاکان واتە بەرخورد و مامەڵەیەکی زۆر ناڕاستەوخۆی لەگەڵ سەرچاوە زانستی و ئەدەبی و ئاینیەکاندا هەیە. ئەمە تا چەند وای کردووە کە قوتابی ئێمە کەمتر بتوانێت 4 ساڵی زانکۆ لەگەڵ ئەو دەرفەتە باشەی کە هەیەی نەکاتە خاڵی وەرچەرخان و خۆ پێگەیاندن. تا چەند کتێب پێویستە تا چەند خوێندنەوە و بە دوواداچوون و سەرچاوە زانستیەکان و شەن و کەوکردنیان لەلایەن قوتابی زانکۆ پێویستە بۆ ئەوەی کە بەدەر لە شەهادە و بڕوانامەکەی بە کەسایەتیەکی مێشک پڕ و وەکوڵێ خۆ بنیادنەرەوە بێتەوە و بگەڕێتەوە نێو کۆمەڵگەکەی. پرسیارەکە زۆر جوانە کاک ڕیاضگیان. مەسەلەی کتێب وەکو هاوڕێ وایە ئێمە کە دەچینە زانکۆ بەس ئەوەندەیە بینین ئەو مەرجەمەی مامۆستای کو بڵێ ئەو محازەرەی مامۆستا کە تەواوی داکایەکە و سەر بچین وەریگرین و لە کاتی ئیمتیحان بخوێن و تەواو ئەو بەڕاستی هەڵەیەکی زۆر کوشندە و گەورەیە بۆەوە فێری علم و معاریفی نابی وەشێ شێتر کەوە لە قۆناغی زانکۆ پێ دەڵێن پشتگوێ دەخرێت مەسلەی خوێندنە مەسلەی تریش دێتە لاو مەسلەی لاوچی دێتەوەنەوە بۆ نمونە مەسلەی ڤاڵانتاینە گوڵ دەبەخشێنرێتەوە من داوە لەو ڕێکخراوان دەکەم کاچ خۆم عزیزی من ئێوە ئەو شتانە دەکەن بەڕاستی کارەسات هێشتاەوە ماویەتی مەقسەدەکەم نمونونەکەم بۆ ئەوەیە لە باتی ئەوە ناڵێن کاکە با کە خۆشەویستی ئەوە خوای گەورە شتێکی دایناوە مەسڵمە بەستەکەم ئەوەیە با کتێب ببەخشێنرێتەوە داوە لە قوتابیان دەکەم ئەگەر بیانەوێ
لە قۆناغی زانکۆ سەرکەوتوو بوون و کەسێکی معارفیان لەرسی بەڕاستی کتێب باشترین هاوڕێیە باشترین دۆستە ئەگە تو بتوانیت ئەو بەشەی کە خۆت تێیدای بچی کتێبی لە جیاوازتری لەسەر بخوێنیەوە دەبیەوە کەسێکی پڕ تەواو تۆکمە و کەسێکی تەواو سەرکەوتوو بەس من بێم ئەو محازەرە خوێندوتمەوە ئەو محازەرەش مامۆستا خۆی لە محازری کردووە تێگەیشتنی یەک کەسە دێتە ناومێشکتەوە کوا تێگەیشتنی چەندین کەس بێتە ناومێشکەوە بێ زانیاری بەسوودت پێ بێتن لەوەی زانیاری تا کەسێ بێ محترامات مامۆستای زانکۆ شەوڵ خۆیدا بەس مەبەستەکەم ئەوەیە دەبێت زیاتر لە هەوڵی مامۆستا قوتابیەکە خۆی پڕعیلم کا بۆ ئەوەی زیاتر علمی پێ بێ و سەرکەوتوو بێتن ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدوڕەحمان جەودەت لێپرسراوی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی لە قێهەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس بۆ تەواوی ڕێنمایی و بەرچاوڕوونیەکانت. وەڵە بینەرانی عزیز هاوکارانمان لە هەولێرەوە ڕاپۆرتێکیان بۆ ئامادەکردین لەسەر پێدانی مۆڵەتی زانستی با بەشێک لە فەقەی دەرچوانی حوجرەکان فەرموون با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین. دەرچوونە لە حوجرەکەمان حوجرەی ئیبن سەلاحی شارە زووری بۆ زانستی شەرعیەکان سوپاس بۆ خۆ کە حوجرەکەمان لە ساڵی 99 لە دروست بووە دەست بەکار بووین تا ئێساش لەخوا بەزیاد بێ بەردەوامە ئەوڕۆ مەراسیمەکە بۆ 6 فەقێ بوو کە تەخەڕوجیان کردووە بڕوانامەی زانستیمان پێبەخشیوە سوپاس بۆ خۆ تا ئێساشی لەگەڵدا بێ حوجرەمان فەقێمان هەیە و بەردەوامی لەخوا بەزیاد بێ و دەستخۆشی لێرەوە لەو خێرخواز و خواپێداوانە دەکەین کە هەمیشە پشتیوانی حوجرەکانی کوردستان بوون کە ئەویش خەڵکی خواپێداوی گەڕەک و دەوروبەری مزگەوتەکانن هەر ئەوانە دەستی یارمەتیان بۆ درێژکردن بە شێوەیەکی ڕسمی هیوادارین لە ئایندەدا زیاتر ئاور لە حوجرەکان بدەنەوە لەو مامۆسایانە بدەنەوە پشتیوانی مادی و معنەویان بکەن تاکو بتوان بەردەوام بن ئینشاء الله تعالی و زیاتر ئەوانش خزمەت و بەرهەم پێشکەش بە خەڵکی کوردستان بکەن. هەر قوتابی و تەڵەبەیەک فێرخوازێک کە دەستێکا بە خوێندنی فەقێتی و لە حوجرەوە دەست پێ بکە هەر لە سەرەتای ڕۆژی یەکەمی خوێندنەوەی دەستکردنی بە خوێندن لەلایەکی تر هەر فکری لەسەر ئەو ڕۆژی دەرچوون و ئیجازە الحەمدولله ئێستا ئێمە بەو ڕۆژە گەیشتینە هەستکردن و دەربڕینی هەرست لێرەدا زۆر زەحمەتەکە بە زمان بتوانین تعبیر لە وەستەی بکەن کە ئێستا هەمانە سپاسی خوای پەروەردیگارەکەین کێمەی کەنەندە و پلە و پایە ئەو هەستەی کە ئێستا کە هەستی پێکەین بەڕێزان ئەوەی خوای پەروەردیگار ئەو جوبەکە کاتێک لەبەری ئەکەین ئەو مەندیرێک کە کاتێک لەسەر ئەنەین هەست بەوەی ئەکەین کە ئێمە بووینە شوێنکەوتوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەست ئەکەین لەوەی کەوە لەمە دووە ئینشاءڵڵا ئەتوانین زیاتر خزمەت بکەین بە دینی خوا خزمەت بکەین بە موسڵمانان خزمەت بکەین بە دینی خوا و بەو قورئانە ئیسلامەوە ئینشاءڵڵا تعالی داواکارین لە خەڵکیش بەقەدەر ئیمکان منداڵی خۆیان بنێرن بۆ ئەو خوێندنە بنێرن بۆ حوجرەکان چونکە تەنها حوجرەکان سوودی هەیە حوجرەکان منداڵەکان پێگەینین فێرە تربیەتیشی جوانیان ئەکەن فێری ئەخلاقی پێغەمبەری خوان ئەکەن فێرە ژیاننامەی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام. نەخۆشیە دەرونیەکان لە نێو تەواوی نەخۆشیەکانە بەربڵاوترینی نەخۆشیەکان کە ساڵانە ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشیاری لەبارەیانەوە دەدات و ڕۆژی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی بوو لە هەرێمی کوردستانیشدا کوردستان بێبەش نییە لە ڕێژەی توش بوو بە نەخۆشیە دەرونیەکان و لە نێو نەخۆشیە دەرونیەکانیدا ئەو هۆکارە جیاوازان یان جۆری نەخۆشیە دەرونیەکان بۆ قسەکردن
لەسەر ئامار و ڕێژەی توشبوون بە نەخۆشیە دەرونیەکان لە ساڵی 2010 و ئەم دەمانگەی 2019 هەروەها میکانیزم و چۆنێتی و شێوازی چارەسەرکردنی ئەو کەسانی کە دەچنە سەنتەرەکانی چارەسەری دەرونی، هەروەها ڕێژەی چارەسەرکردن، ئایا ڕێژەی هاتن و چارەسەرکردن چەندە و بەراوردیان چەندە، هەروەها ئەوانش کە ئالوودەی مادە هۆشبەرەکانن. بەڕێز دکتۆر سامانەروەر بەرپرسی بەشی دەرونی لە پارێزگای سلێمانی میوانی ئەم تەوەرەی بەرنامەی پەیامی ڕۆژ بێت. دکتۆر گیان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادە بوون. زۆر سوپاس بۆ کوردستان بە شێوەیەکی گشتی و سلێمانی پارێزگای سلێمانی لەکوێی نەخۆشیە دەرونیەکاندایە ڕێژەی ئێمە بە توشبوو بە نەخۆشیە دەرونیەکان بەراورد بە ناوچەکانی خواروی عێراق یا پارێزگاکانی تری کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنیە؟ بەڵێ ئێمە توانین کە کاتێک باز لە نەخۆشیە دەرونیەکانەکەین ئەو ڕێژە جیهانیە باسکەین کە لە هەموو جیهانا بڵاوە و ئەو داتایانی کە لە هەموو جیهانا لە بەردەسایە. کوردستانی وەکو هەر وڵاتێکی تر وەکو خۆت وتت بێبەش نیە لە نەخۆشیە دەرونیەکان، بەڵام وەکو ڕێژەی بڵاوی هەمان ڕێژەیە، بەڵام ڕێژەی سەردانیکردن یاخود ڕێژەی ناسینەوەی نەخۆشەکە و هەندێک جار لەوانەیە نەخۆشەکە خۆشی بزانێت کە نەخۆشی دەرونیەتی، بەڵام خێزانەکەی ڕازی نەبن سەردانی دکتۆرکە یاخود نەخۆشەکە خۆی بێ بە شەرم بزانێ بە شوودەیی بزانێت سەردان ناکات. جینا وەکو بڵاوی ئەو داتایانی کە ئێمە لە بەردەستمانایەوە ئەو بەحسانەی کە کراوە ئەو لێکۆڵی ناوانەی کە لە ناو خەڵکا بە شێوەیەکی گشتی کراوە، ڕێژەی توشبوون هەمان ڕێژەیە لەگەڵ وڵاتەکانی ترا، بەڵام ئەتوانم بڵێم ڕێژەی سەردانیکردن کەمترە لە چاو وڵاتانی ترا، بەڵام خۆشبەختانە تاکە نەخۆشیە کە بەراورد بە وڵاتەکانی تر و یاخود با بڵین بەراورد بە ناوڕاست و خواروی عێراق کە کەمترە ڕێژەی ئالوودەبووانە. یعنی هەتا ئێستا لە کوردستانە بە بەراورد بە خواروی عێراق یاخود بە وڵاتانی دراوسێ وەکو ئێران و وەکو تورکیا و وەکو وڵاتەکانی تر ڕێژەی ئالوودەبوون نەگەشتووە. هۆکاری ئاڵۆزی دەرونیە تاک پەنا بۆ ئالوودەبوون و بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە بایام لە ئەنجامی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و ئالوودەبوونەوە کە ئاڵۆزی دەرونی بۆ تاک جێبەجێ دێتە دی. مەبەستمەوەی منێک کە نەخۆشی دەرونی یا ئاڵۆزی دەرونی و شڵەژانی دەرونیم هەیە ناچارم بۆ ئارامکردنەوەی دەرونم پەنا بۆ مادە هۆشبەر بەرم یاوە مادە هۆشبەرەکەیە کە سەرنجام نەخۆشی و ئاڵۆزی دەرونیم بۆ دروست دەکات. هەردوو هۆکارەکە هەیە. بەڵام ئێمە گەربین بە شێوەیەکی گشتی باز لە ئالوودەبوون بکەین، کۆمەڵێک هۆکاری زۆرەکە هەموو بە یەکەوە کارلێکەکەن تا کەسێک ئەگاتە قۆناغی ئالوودەبوون. هۆکاری یەکەم بریتە لە بەردەستبوونی مادەکە لە ناو کۆمەڵگەیە. یعنی بەداخۆ لە کوردستانە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی تێکەڵاویمان لەگەڵ وڵاتانی دراوسێ و بەهۆی ئەو هاتوچۆ هەیە کە لە بینی بڵین کوردستان و وڵاتی ئێرانە، ئەمە بە شێوەیەکی بەرچاو سێدەکەین بوونی مادەکە لە کوردستانە بوونی هەیە. دووهەم ئەو ڕبحەمادیەیە کە ئەو کەسانی بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە ئەکەن بە هەموو شێوەیەکە وڵێن کە ڕێژەی ئالوودەبووان بەرز بێتەوە بۆ ئەوەی ئەوان زیاتر لە ڕووی مادیەوە قازان بکەن. هۆکارێکی تر بریتە لە هۆکارەکانی تاک. ڕاستە یعنی هەندێک تاک هەیە تووشی کێشەیەەکەی بێ تووشی خەمۆکیەکە بێت تووشی گرفتێکی کۆمەڵایەتی یاخود سۆزداری یاخود گرفتێکی مادی ئەبێت، لەو حاڵەتانی کە بێت تااقەتە پەنا بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە بە جارێک دوو جار کە بەکاری ئەهێنێ ئاسوودەیەکی دەرونی پێ ئەبەخشێت، بەڵام ئەمە وای لێت کە دووبارەی چەندبارەی کاتەوە هەتا ئەگاتە قۆناغی ئالوودەبوون. یعنی ئەمەگەر بە شێوەیەکی گشتی بڵین نەخۆشیە دەرونیەکان هۆکار نییە بۆ ئالوودەبوون. زۆر جار ئالوودەبوون ئەبێتە هۆکار بۆ نەخۆشیە دەرونیەکان، ئەو کەسانی کە بە شێوەیەکی دوور و درێژ و بەردەوام بەکاری ئەهێنن لە پاشا معڕەزن زیاتر بۆ ئەوەی کە تووشی خەمۆکی ببن، تووشی دڵڕاوکێ ببن، تووشی تێکچوونی کەسێتی و هەڵسوکەوت ببن، کێشەی کۆمەڵایەتی و کێشەی مادی و کێشەی یاسایی و ئەمانەیان هەمووی ڕوبەڕوو ئەبێتەوە. کاک دکتۆر ئایا نەخۆشی دەرونی جۆری هەیە و ئایا ئەگەر جۆری هەبێت جۆری ترسناکی هەیە کە چارەسەری نەبێت؟ بەڵێ نەخۆشیە دەرونیەکان زیاد لە 300 جۆری هەیە. یعنی ئێمە کاتێکڵی نەخۆشی دەرونی نزیکی 300 جۆر نەخۆشی دەرونیمان هەیە، بەڵام ئەوەی کە هەمووی لە هەمووی بڵاوترە بریتە لە نەخۆشی دڵڕاوکێ، ئەوەی کە لە ناو خەڵکا پێوترە قەلەقی. ڕێژەی بوونی قەلەقی بڵێ لە ناو هەموو کۆمەڵگەیەکە لە 100 کەس 16 بۆ 20 ئەگەری هەیە کە تووشی قەلەقی ببێت لە ماوەی ژیانیە. دوای قەلەقی نەخۆشی خەمۆکیە کە ئیش ڕێژەیەکی بڵاوە. کەواتە کاکتۆرتەوە ماساس و قەلەقیە بە ترسناکترین نەخۆشی دەرونی دانی؟ نەخێر، یعنی ئەمانە قابلی چارەسەر و زۆر ئاسانیشە چارەسەریان ئەگەر نەخۆشەکە خۆی سەردانی پزیشک نەکات. دوجار مەترسی چیە بێت؟ ئەبێ بە درێژخایەن، ئەبێ بە درێژخایەن لەگەڵی ئەبێ بە خەمۆکی درێژخایەن، وای لێ ئەو کەسە وردەوردە لە کۆمەڵگەدا ئەبڕێت، دوای لێ توانای ئیشکردنی لەدەسەیە، دوای لێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە خێزانەکەی لەدەسەیە، ئەگەری تێکەڵاوبوونی لەگەڵ خێزان و لەگەڵ کەس و کاری نامێنێت،
بەڵام لە هەمویان ترسناکتر لە ناو نەخۆشیە دەرونیەکانە تەوان پاش ئالوودەبوون چکە ئالوودەبوون نەکرد کەسەکە بەڵکو و خێزانێک و کۆمەڵگەیەک بەیەکەوە وێران دەکات بەڵام لە ناو نەخۆشیە دەرونیەکانە ئەوەی کە مەترسی زۆرتر بێ و ئەگەری ئەوەی هەبێت کە بێ بە درێژخایەن نەخۆشی شیزۆفرینیایە نەخۆشیێکی بڵاوە ئەمیش لە 100 کەس یەکێک تووشە بێت لە ماوەی ژیانیە یعنی ئێمە لە سلێمانیە ئەتوانین بڵێن ئەم ڕێژێ وەکو هەموو وڵاتانی تر وایە نەکەمترە و نەزیاترە ئەو ئەحسایانی کە کراوە ئێمە گەر بین بەراوردی بکەین بە دانیشتوانی سلێمانی و ژمارە ئەو نەخۆشانەی کە تووشە بن لە ساڵێکە لەگەڵ وڵاتانی ترا هیچمان فەرق نییە بەڵام ئەمە نەخۆشیێکی مەترسیدارە و نەخۆشیێکی درێژخایەنە و زۆر جار چارەسەرەکەی مەدەل عمرە ئەبێ نەخۆشەکە هەتایە چارەسەر بەکاربێن یەکێک لە نیشانەکانی نەخۆشی شیزۆفرینیا بریتی لەوەی ئەو کەسانە وەهمیان ئەبێ کۆمەڵێک فکرە کۆمەڵێک بیر و بۆچوونیان ئەبێ کە نەخۆشەکە خۆی قەناعەتی وایە بەڵام ئەم فکرێ لە ڕاستیە بوونی نییە بۆ نمونە هەندێک کەس وا هەست دەکات کە خیانەتی لێ ئەکرێ هەندێک کەس وا هەست دەکات کە دەرمان خوارد دەکرێت هەندێک کەس وا هەست دەکات کە ژنەکەی خیانەتی لێکە یاخود پیاوەکە یاخود وا هەست دەکات کە مراقبەی ئەکەن و بە دوایەوەن و ترس و تۆقینێک هەیە کە بە بەردەوامی ئەمە وای لێ دووردە و لە کاریگەری ئەکاتە سەر هەڵس و کەوت و شێوازی بیرکردنەوەی کەسەکە یعنی کە هەر لە دوورەوە ئەیبینی ئەزانی ئەمە کەسێکی ئاسایی نیە شێوازی بیرکردنەوە شێوازی قسەکردنەکەی جلوبەرگەکانی هەڵس و کەوتەکانی ئەگەری تووڕەبوونیان زیاترە ئەگەری ئەوەی هەیە کە هەندێک جار شتی نەشیاویان لە دەست ببێتەوە ئەوەکو نیشانەیەکە نیشانەی دوو هەم کۆمەڵێک هەلوەسەیان هەیە هەلوەسە یعنی نەخۆشەکە گوێی لە دەنگێک ئەبێ وەکوەوەی کە قسەی لەگەڵ بکات بەڵام ئەم دەنگە بوونی نییە بەس نەخۆشەکەی گوێی لێە یعنی ئێستا لە شوێنێکی ئاوادا بنیشین هەندێک کە زەبینی لەبەری خۆیەوە قسەکە دەمە جوڵێنێ دەستە جوڵێنێ ئەوە دەنگێک هەیە لە مێشیا پێی وترێ هەلوەسە لەگەڵ ئەو دەنگەیە ئاخاوتنەکە باشکەوتر ئەو جۆرە کەسانەی کە ئەترسن لە حاڵەتێکە کە بەتەنهان لە ماڵەوە شتەکەوێتە پێشچیان ینی شتی ناشرین دێتە پێشچیان ئەترسن لای خۆمان کە پێی وترێ خۆفەکەن ئایا ئەمەشە چێتە چوارچەوەی نەخۆشی دەرونیەوە ئینسان هەر کاتێکە تووشی حاڵەتێکی تایبەتی ئەبێت ئەگەر بەسەریان نەهات بێ پێشتر ئەگەر پێشتر ئەو حاڵەتی تێنەپەڕاند بێت بۆ هەموو حاڵەتێکی تازە ئاساییە ئەگەر ترسێک هەبێت لە لەشە یاخود ئەگەر شێوازێکی بردکردنەوەی وای هەبێ چکە نازانێت لە داهاتوە چی ڕوایە بەڵام ئەگەر ئەم ترسە گەشتە حەدی ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر ژیانی ڕۆژانی کەسەکە یاخود زۆر خۆی بە دوور بگرێت لەو مووقیفانی کە ئەگەری هەیە دووبارە بێتەوە ئەوە ئەچێتە قەڵبی فۆبیاوە فۆبیا ژانی یەکێک لە نەخۆشیە دەرونیەکان و ئەگەری عیلاجیشی ئاسانە و بە تایبەتی بە دەرمان عیلاج ناکرێت فۆبیا بەڵکو بە شێوازی دانیشتن و ئاخاوتن ئەمە کۆمەڵێک تەکنیکی تایبەتە کە چارەسازی دەرونی ئەیکات ئەتوانێت عیلاج بکرێت جارە کەسانێکمانەیە کە زۆر تووڕان ینی عەسابیان زۆر گەرمە دەبینی کە بەرگەی وشەیەک ناگریان قسەیەک ناگریان لە زۆربەی بابەتە ئیلا ئەبێ قسەی تیا بکات خۆی پێڕا ناگیرێت ئایا زۆر جارە بینی کە ئەم کەسانە عەسابیانەوە گەرمە کە قسە ئەکەن جاری واشەیە لەسەر حەقی خۆیان قسەکەن بەڵام پێیانە وترێت دوجار کە تۆ دەرونیان تەواو نیت ئایا ئەمە تا چەند ڕاستە خۆی ئێمە ئەبێ شتێک بزانین یعنی لە ڕووی خەڵکەوتەی کەسێتی و لە ڕووی ئەوەی کە بڵین کەسێ لە کەسێکی تر جیاوازترە شێوازی کەسێتی مرۆڤەکان وەکو شێوازی پەنجەمۆری دەست دوایە کەس لە کەس ناچێت یعنی هیچ کەسێک تەنانەت دوانەیەکیش کە لە یەک ماڵا گەورە بوون یەک دایک و باوکیان هەیە بەڵام کە وردە گەورە ئەبن شێوازی بیرکردنەوە و هەڵسوکەوت و کەسایەتیان جیاوازی لەبینایە هەموو کەسێک صیفەتێکی جاکەرەوەی خۆی هەیە خەڵک هەیە تووڕەیە خەڵک هەیە ڕووخۆشە خەڵک هەیە عەبوسە خەڵک هەیە ڕەزیلە خەڵک هەیە دڵی پیسە خەڵک هەیە شەکاکە ئەمە صیفەتە ڕئیسیەکەی ئەو کەسەیە مەرج نییە ئەوەی کە صیفەتێکی ڕئیسی تیابوو تۆ پەنجەی نەخۆشی بۆ درێژکەی یعنی ئێمە بۆ دیاریکردنی هەر نەخۆشیێکی دەرونی کۆمەڵێک پێویستمان بە کۆمەڵێک کرایتیریا هەیە پێویستمان بە کۆمەڵێک ستاندەر هەیە ئەبێ لەو کەسەیە هەبێت اینجا ئەمە پێی ئەڵین ئەمە نەخۆشیێکی دەرونی هەیە بەڵام تووڕەبوون بۆ خۆی وەکو وتم یەکێکە لە کارکتەرەکانی مرۆڤ یعنی چۆن مرۆڤ ڕووی خۆشە مرۆڤ حەزی لە خواردنی خۆشە حەزی لە پێکەنینە حەزی لە گەشت و گەڕان و سەیرانە هەندێک مرۆڤیش هەن ئەگەری تووڕەبوونیان زیاترە وەک لە مرۆڤ ئاساییەکانی تر بەڵام وەکو ستاندەرێکە تا ئێستا ستاندەرێک نییە بڵین ئەوەی کە تووڕە بوو نەخۆشە ئەوەی کە تووڕە نەبوو نەخۆش نییە هەندێک جار هەندێک نەخۆشی دەرونی وا لە کەسەکەکە هەرگیز تووڕە نابێت مثلا ئەگەرێکی خەمۆکی هەبێت تااقەتی ئەوەی نییە تووڕە بەڵام ئەگەرێکێک مانیای هەبێت ئەگەری هەڵسوون و تووڕەبوونی زۆر زیاتر ئەگەرێکێکی ژۆفرینیای هەبێت ئەگەری تووڕەبوونی زیاتر وەک لە یەکێک کە نەیبێت کاکتۆرۆکە پزیشکێکی دەرونی و جۆرە کەسانەی کە زوو تووڕابن زوو هەڵەچن ئایا هیچ لە ڕێی گفتوگۆ بێ لە ڕێی پێدانی دەرمانەوە هەبێت چارەسەری هەیە کە ئەو کەسانە بتوان دان بۆ خۆیان نابگرن و دان بۆ تووڕیان نابگرن تووڕە نەبن و هەڵنەچن زوو چەند
تەکنیکێکی تایبەت هەیە بۆ ئەوانەی کە تووڕەبوونەکانیان وکوتم بۆتە حاڵەتێک کە گرفتی بۆ دروستەکە لە ژیانی ڕۆژانە. تەکنیکەکەی پێوترێ ئەنگەر مەنەجمنت، چۆنێتی زاڵبوون بەسەر تووڕەبوونەکانی خۆتا. ئەمە وەکوتم ئەمانە هەندێک چارەسازی دەرونی ئەیکات لەوانەیە بە چەند دانیشتێک پێویست بێت تا ئەو کەسە بتوانێت شێوازی بیرکردنەوەی بگۆڕێ و چۆن کۆنتترۆلی خۆی بکات لە کاتی تووڕەبوونەکانە. ئەگەر لەم حاڵەتانەشا بەمەش کۆنتترۆل نەکرا ئەوە ئەتوانین چەند جۆرێکی تایبەتی دەرمان هەیە بۆ کەسانی کە تووڕەبوونیان زۆرە. وەکوتم تووڕەبوونەکە گەشتۆتە مەرحەلەیە کە گرفتی بۆ کەسەکە دروست کردو لە ژیانی ڕۆژانەیە، لەوانەیە خێزانەکەی بەدەستێ و بناڵێنن، لەوانەیە لە شوێنی ئیشەکەی لێ بێزار بوو بنیاخود چەند جارێک لە ئەو ئیشەی کە خۆی هەیەی وازی هەنابێ یاخود دەرکرابێت لەبەر حاڵەتی تووڕەبوونەکەی، بەڵام ئەتوانرێت چارەسەر بکات. زۆر باشە. تاکێکی تەندروست چ نیشانەیەک لە خۆیان بەدی بکات؟ مەفرۆزەکە ئەبێت سەردانی پزیشکی دەرونی بکات کە گومانی ئەوە لە خۆی بکات کە تووشی نەخۆشی دەرونی بوو. وەکوتم شوێ داخەنە ئەنی لە ناو خەڵکە ئەوەی کە تۆزێک هەڵسوکەوتێکی کەمێک نابەجێی کرد کە لەگەڵ ستاندەرەکانە نەگونجا خەڵکی پێڵێ نەخۆشە، بەڵام وانە نەخۆشی دەرونی وەکوتمان کۆمەڵێک ستاندەری خۆی هەیە. کۆمەڵێک نیشانە هەیە کە لە هەر کاتێکا بوونی هەبوو ئەو نیشانانە ئەو کەسە پێویستە کە ڕاستەوخۆ سەردانی دکتۆری دەرونی بکات. یەکێک لەو نیشانانە وەکوتم وەهمەکانە. وەهمەکان یەکێکە لە نیشانە خراپەکانی نەخۆشی دەرونی. کاتێکە کەسێک قەناعەتێکی تەواوی هەیە کە شتێک بوونی هەیە وەڵام لە ڕاستیە ئەو شتە بوونی نەبێ، ئەمە پێ ئەوترێ وەهم. وەکوایە پیاوێک مەسەڵەن بۆ نمونە قەناعەتی وایە کە ژنەکەی خیانەتی لێ ئەکات، بەڵام بەبێ هیچ بەڵگەیەک بەبێ هیچ بەڵگەیەک ئەم قەناعەتی مطلقی وایە، ئەوە وەهمە. ئەوە زۆر یەکێکە لە نیشانە خراپەکان. نیشانەی دووهەم هەلوەسەیە. وەکوتمان هەر کەسێک کە گوێی لە دەنگێک بێ یاخود ئەگەر شت هاتە بەرچاوی یاخود ئەگەر بۆنێکی تامێک هاتە دەمیەوە ئەمە هیچ لێکدانەوەیەکی زانستی بۆ نەبوو، ئەو بە هەلوەسە ئەژمارەکرێ و ئەمەش هەر حاڵەتێکی دەرونیە. بەڵام وەکو ستاندەرەکان یعنی ئێمە توانین بڵین لە سایە 95 خەڵک لە باریکی دەرونی جێگیرە، پێویست بەوە ناکات کە سەردانی دکتۆر بکات. بەڵام هەر کاتێک کەم نیشانانە دروست بوو ئەگەر هەستی بە دڵتەنگیەکی بەردەوام کرد، ئاساییە ئێمە هەموو یەکێک لە ئێمە لە ماوەی ڕۆژێکە چەند کاتژمێرێک بێتاقەت بین دڵمان تەنگ بێ. ئەمە بەهۆی دابەزینی ڕێژەی شەکرەوەیە، بەهۆی دابەزینی ڕێژەی ئاوەیە لە لەشمانە، بەهۆی دابەزینی ڕێژەی خوێ لە لەشمانە. ئەمە هەستێکی بڵین کاتیمان ئاياتێک کەمێک هەست بە دڵتەنگی ئەکەین، کەمێک هەست بە بێزاری و بە هیلاکی ئەکەین، بەڵام دوایی چاکە بێ. ئەگەر هاتو ئەم هەست بە دڵتەنگیە بەردەوام بوو لە ماوەی 2 هەفتە هەر بە شێوەیەکی بەردەوام هەبوو، ئەو کاتە توانین بڵێن ئەم کەسە تووشی خەمۆکی بوو. ئەگەر هەستمان کرد کە شێوازی هەڵسوکەوتی گۆڕاوە، ئەگەر هەستمان کرد کە ئاخاوتنی کەم بۆتەوە وەکو جارانیە مەسەڵەن قسە زۆر بکا و پرسیار بکا و ئەوانەی کە خەویان تێکەچێت، ئەوانەی کە خواردنیان تێکەچێت، ئەمانە هەمووی کۆمەڵێک نیشانە. هەر کاتێک بوونیان هەبوو هەتا زووتر تۆ فریایی بکەوی، ئەگەری چاکبوونەوەی باشترە و ماوەی بەکارهێنانی دەرمان و چارەسەرەکەش کەمتر ئەبێتەوە. بەڵام خەڵکی وای هەیە دوای 6 مانگ 7 مانگیت ئەڵێ دکتۆر 7 مانگە 8 مانگە دڵم تەنگە. بێگومان لەو حاڵەتەیە تۆ ئەبێ عیلاجی بۆ بەکاربێنی بۆ ماوەی چەند مانگێک. بەڵام ئەگەر هات بۆ لات وتی دکتۆر هەمووی 2 هەفتە بۆ 3 هەفتەیە هەست بە دڵتەنگی و بێتاقەتی و خەوم تێکچوو بێزاری ئەەکەم، لەوانێ بە چەند هەفتەیەک چارەسەر کێشەکەی حەل ببێت. زۆر باش کاکتۆر، ئەگەر ئامارێکتان لێ بێ بزانین ئاماری ڕێژەی تووشبوون بە نەخۆشی دەرونی چەند؟ بڵێ ئێمە گەربین باسی خزمەتگوزاری دەرونی بکەین لە ناو شاری سلێمانیە ئەکرێ بە چەند بەشێکەوە. بەشی یەکەممان خەستەخانەی سنتەری چارەسەری نەخۆشیە دەرونیەکانەکە لە ناو نەخۆشخانەی فێرکاریایە. ئەمە ئەو نەخۆشخانە داغڵ ئەکەین کە پێویستیان بەوەیە بۆ ماوەیەکی کەم لە نەخۆشخانە بمێننەوە، بەشی ژنان و بەشی پیاوانمان هەیە. هەر لە ناو ئەم سنتەرەیە و لە ساڵی پارە با بڵێن لە ساڵی 2010 نزیکەی 950 نەخۆش لەو سنتەرە داغڵ کراوە. لە ساڵی 2010 ئەمە ئەم ئامارە پارێزگای سلێمانی تەنهایان بەس پارێزگای سلێمانی، چونکە ئێمە نەخۆشخانەی دەرونی ئەوەی کە داغڵبوونی هەبێ خۆت کەمانەوەی نەخۆشی هەبێت تەنها لە ناو سنتەری پارێزگایە هەیە، بەداخەوە کە لە قەزا و ناحیەکان نیمانە جارێ. بەڵام ئەوە کە ئەڵێن پارێزگای سلێمانی بە هەموو قەزا و ناحیەکان و لە گەرمیانە و لە شارە زوور و لە شار باژێڕ و ئەمانە هەمووی تەنها ئەم سنتەرەمان هەیە کە 950 نەخۆش لە ساڵی پارە داغڵ بووە و ئەمساڵ لە دەمانگی ڕابردووە 555 نەخۆش هەتا ئێستا داغڵ بووە. ئەمە 555 بەڵێ. ئەم ئاماری کەلاتان ئەم تووشبانی کە تووشی نەخۆشی دەرونی بوون هەر هەمویان توانای ئەویان هەبوویان خود توانوتانە کە چارەسەریان بۆ وەربگرن یاخود تیانایە کە چارەسەر نەکراین بە تەواوی کۆنتترۆل نەکرێمە بەستم ئەوەیە ئایا نەخۆشی دەرونی هەیە کە کۆنتترۆل نەکرێت و ببێتە نەخۆشیێکی درێژخایان و بە بەردەوامی لەگەڵ یا بێتەنها ئەبێت لەسەر دەرمان بەردەوام بێت.
وەکوتم یعنی نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشیی درێژخایەنە یعنی ئەو چارەسەر ئەکرێ بەڵام چارەسەری بەڵام هەمیشەی نییە چارەسەری هەمیشەی نیە کامیان بۆ ماوەیە لە نەخۆشیە دەرونیەکان بە زۆری تقریبا هەموو نەخۆشیە دەرونیەکان ئەگەری بۆ ماوەیان هەیە چ خەمۆکی چ دڵە ڕاوکێ چ شیزۆفرینیا چ پەشێوی مەزاجی دوو جەمسەری چ نەخۆشی وەسواسی ئەمانە هەمووی بۆ ماوەی کاریگەری هەیە جگە لەو ژینگەی کە تای پەروەردە ئەبێت جگە لە ژیانی مناڵی نەخۆشەکە جگە لەو فشارە دەرونیە بەردەوامانەی کە ڕۆژانە هەیەی ئەمانە هەمووی کۆمەڵێک فاکتەرن کە بێکەوە کارلێکەکەن و لە ئەنجام ئەبێتەوەی دەربێت بە خۆشحاڵیەوە دیارە بۆ 2019 کەس داخل کراوە ئەگەر دوو مانگی تر بخێن سەم دوو دەمانگە هەستەکەین ڕێژەکە لەوە چێدابەزینی بەخۆ ڕێژەکە کەمترە لە ڕێژەی داخڵبوونی نەخۆشەکان بەڵام ئێمە جگە ئەم 950 2010 و 550 2019 ئەم دەمانگە ڕێژەی توشبوانی بە مادە هۆشبەرەکان شتیایام ئەوە جیایە مادە هۆشبەرەکان ئێمە بەجیا هینمان هەیە لە ساڵی 2000 لەگەڵ ئەویان نییە ئەگەر ڕێژەی ئەوەشمان ئێمە هەر لە سنتەری چارەسەری نەخۆشی دەرونەکان بەشی ئالوودەبوونمان هەیە لە ساڵی 2019 لە بەشی ئالوودەبوون 68 کەس داغڵ بووە بەڵام لەم دەمانگی پێشوە لە ساڵی 2019 هەتا ئێستا کە هێشتا دوو مانگیشمان ماوە 67 کەس داغڵ بووە ئەمە 68ەکەی 2019 هی ئەم دەمانگە یعنی بۆیە وا تەوەقع ئەکەین کە لە 2019 ژماری داغڵبوونی ئالوودەبووەکان زیاتر بێ دکتۆر ڕێژەی چارەسەر کراوان یا ئەوانی کە دوای داغڵبوون چارەسەرێکی واکرام ڕاهێنانێکی وایان بۆ کراوە کە بچنەوە نێو کۆمەڵگە 950 2010 550 2019 چۆنیە و ئەگە و ڕێژێشمان بۆ هەموو نەخۆشیی دەرونی کە داغڵە بێت ئێمە زیاترەوانی کە داغڵە بێت سێ جۆر نەخۆشیە کە ئەگەری داغڵبوونیان زۆر یاخود پێویستیەکان وایە کە لە خەستەخانە بمێنەوە یەکەمیان نەخۆشی شیزۆفرینیایە دووهەمیان خەمۆکیە توندەکانە و سێهەمیان پەشێوی مەزاجی دوو جەمسەریە خەمۆکیەکان ئەتوانم بڵێم لە سەیان نەوەیان کە داغڵ ئەبن و کە چارەسەر وەرەگرن ئیتر پێویستیان بە چارەسەری تر نابێت لە 2 مانگ بۆ 6 مانگ عیلاج وەرەگرێ و دوای ئەواز لە عیلاجەکانە هێنێ و چاکە بێتەوە ئەگەر هەیە بووی بگەڕێتەوە لە داهاتوە دوای ساڵێک دوای 5 ساڵ ئەوە ناتوانین ئێمە بڕیار بین ئایا ئەگەڕێتەوە یان نا بەڵام خەمۆکی چاکبوونەوەی هەیە ئەوانی ترشی زۆفرینەوە پەشێوی مەزاجی دوو جەمسەریەکان وەکو وتم لە 180 زیاتریان ئەبێ بە درێژخایان کە بوو بە درێژخایان مەدەل عمر چارەسەر بەکار کەواتەوە جۆرە نەخۆشی کە بەڕێزدا ماژت پێکرێ بە بەردەوامی لە نەخۆشخانەکانە لەژێر چاودێری دکتۆرا بنیان ئەوە تا بە دەرمانەتوان کۆنتترۆلی بکەن و بیان گەێنەوە ماڵەوە پرسیارێکی دیشمێ بزانم بە شێوەیەکی گشتی ئایا ڕێژەی توشبوان بە نەخۆشی دەرونی لە زیاد بووندا یاخود لە کەم بووندا هۆکارەکەشی چییە؟ بەڵێ ئەو نەخۆشیانی کە وکوتمان پێویست ناکە بە بەردەوامی لە نەخۆشخانەکان بێنەوە بەڵام پێویستەکە بە بەردەوامی لەژێر چاودێری دکتۆری دەرونیا بێ مەسەلەن مانگی جارێک دوو مانگ جارێک تۆ ئەیبینیتەوە بە پێی حاڵەتەکەی چەند باشە چەند خراپە دەستکاری عیلاجەکانی بۆکەی ئایا بۆی کەمەکەی بۆی زیاکەی بۆی ئەگۆڕی لەوانێ مەسەلەن عیلەکە پێ دەڵێ دکتۆرەمە مانگێکە ئەم دەرمانە بەکارهێنێ بەڵام باش نەبوو یەکەواتە ئەم دەرمانە لەسەر لاشی ئەم نەخۆشە لەسەر عەقڵوهینی ئەم نەخۆشە کاریگەریەکەی نییە بۆی ئەگۆڕی بە دەرمانێکی تر لەوانێ هەر هەمان دەرمان بۆ نەخۆشێکی تر زۆر باش بێ بەڵام پێویستەکە کە هەمویان لەژێر چاودێری بەردەواما بن لە هەندێک حاڵەتی زۆر تایبەتانە بێت کە پێویستەکە ئەم نەخۆشە بۆ ماوەیەکی دوور و درێژتر داخڵ بکرێت لە نەخۆشخانەکان ئێمە بۆ نەخۆشخانەی کە درێژخایەنن و کەیتر ئەم خێزانە هیلاک بۆ بەدەست نەخۆشەکەەوە و نەخۆشەکە زۆر سوود لە چارەسەرەکان وەرناگرێت لە دەرمانەکان دوو هینمان هەیە دوو خستەخانەی تایبەتمان هەیە بەمە نەخۆشخانەی شەید سەڵاحی مهندسمان هەیە بۆ نەخۆشی پیاوانی درێژخایەن ئەوانەی کە مەسەلەن خێزانەکەی ناتوانێت خزمەتیکە خۆی لە ماڵ و ناتوانێت خزمەتی خۆی کا خێزانەکە توانای ئەوەی نییە کە دەرمانی بۆ دابین کا و یاخود هاتوو چۆی پێ بکە بۆ خستەخان و بۆ عیادەکان ئێمە بۆ لەو خستەخانەیە داغڵ یەکەین بەبێ مرافق ئەمە بۆ نەخۆشە دەرونیە درێژخایەنەکانە بۆ ژنانی نەخۆشخانەی سۆزی دەرونیمان هەیە بە هەمان شێوەی نەخۆشخانەکەی پیاوان بۆ ئەو نەخۆشیانەی ژنانی کە درێژخایەن و ئەگەری ئەوەی هەیە کە خێزانەکە لە ماڵ و نەتوانێت خزمەتیان کا یاخود بە شێوەیەکی پێویست چاودێری و متابعە بکرێ بەڵام زۆربەی زۆری نەخۆشە دەرونیەکان وەکو وتم پێویست بەوە ناکە کە تۆ بە شێوەیەکی بەردەوام تەمەەن چ ڕۆڵێکی هەیە لەم ڕێژانە ئایا تەمەەن تا پیرتر بێ و تەمەنی هەبێ و بە ساڵاچوو بێ زیاتر تووشی نەخۆشی دەرونیەکانە بێ یا بۆ منە گەنج و مێرد مناڵەکان هەموو تەمەنێک ئەگەری توشببوونی هەیە بە نەخۆشی دەرون ئەوەی کە لای ئێوە هەر تەمەنەی کۆمەڵێک نەخۆشی تایبەت بەخۆی هەیە ئێمە هەر لە ناو سنتەری چارەسەری نەخۆشی دەرونیەکانە بەشێکی تایبەتمان هەیە پێوترێ ڕاوێژکاری مناڵان
تەنها بۆ ئەو نەخۆشانی کە تەمەنیان لە خوار 18 ساڵەوەیە ئێمە بەجیا ئەیان بینین لە ڕایۆشکاری مناڵانە لە ساڵی 2019 هەتا ئێستا 474 مناڵ سەردانی ئەم ڕایۆشکاری کردو و عیلاجی بۆ کراوە کەواتە مناڵیش ئەگەری توشببوونی هەیە بە نەخۆشیە دەرونیەکان هەروەکو گەورە بەڵام هەندێک نەخۆشی هەیە لە مناڵان نییە مثلەن لە مناڵە شیزۆفرینیا زۆر کەمە ئەگەر هەش بێت لە دوای تەمەنی 10 و ئەگەری دەرکەوتنی هەیە بایپۆلەر کە پێوتری پەشەوی مەزاجی دوو دەمسەری لە مناڵە ئەمانش کەمە بەڵام کۆمەڵێک نەخۆشی تایبەت هەیە بە مناڵ وەکو فرە جوڵەی و کەمی تەرکیز وەکو ئۆتیزم وەکو نەخۆشیەکانی ADHD ترس و شەرمنی و میز بە خۆداکردنی شەوان و نەچوون بۆ قوتابخانە و ئەمانە هەمووی کۆمەڵێک نەخۆشن تایبەتن بە مناڵەکان یعنی ئەوەی کە ئێمە کە تێبینیمان کردو یەکێک لەو نەخۆشیانەی کە ڕوو لە زیادبوونە لە ناو نەخۆشی دەرونیەکانە نەخۆشی ئۆتیزمە یعنی چەند ساڵی ڕابردوو ئەگەر تۆ لە یەکێکی بەتەمەن بپرسید لە ئەوانەی کە لە 50 و 67 تاکانە ژیاوە ئەڵێ ئەم نەخۆشیە کاتی خۆی بوونی نەبوو بەڵام سێرەکەین دە چەند ساڵی ڕابردووە ئەم نەخۆشی ڕوو لە زیادبوونەوە ئەگەری بڵاوی زۆرتر هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان ئەنوەر بەرپرسی بەشی دەرونی سلێمانی زۆر سپاس بۆ سپاس بۆ تای زانیاریەکان دووبارە زۆر سپاس